بسم الله الرحمن الرحيم. تەواوی سوپاس و ستایش بەخوای باڵامان، درود و سڵات و سەلام لەسەر مامۆستا و حەکیمی مرۆڤایەتی بێ پێشوامان محەممەد. ئەزیزانە خۆشەویستانم، خوشکبرانی عەزیزم لە هەر شوێنێکم دنیادان، سڵاو و ڕەحمەت و بەرەکەتی خواتان لەبێ و داوام لەخوایە کە باش نەبن بەڵکو زۆر باش بن. خۆشەویستانم، ئینشاءڵڵا لە ئەم شەوە و لەم کاتە مبارەکەیە کۆمەڵێک بابەتی گرنگ باسەکەین، هەندێک پێناساندن و نیشانە و دواتر چارەسەر لەسەر بابەتێکی زۆر گرنگی ئەم سەردەمە کە بە ناوی گەنینی مێشکەوە. ئازیزانم، گەنینی مێشک، وێبیناری گەنینی مێشک. لە خزمەتانە من ئەم بابەتە پێشکەشەکەم. تەبعەن بۆ ئەوانەی کە نامناسن، من ناوم عەتا شێخ عەلیە، تقریبی 3 ساڵ زیاترە بێ لە خولی چالاکردنەوەی مێشک سەرپەرشتیارم و ڕاهێنەرم لە بواری مێشک و تەرکیز و ئاگایی و بەبیرهاتنەوە. وهروەها خاوەنی بەرهەمەکانی بەهەم، ئەو بەرهەمانەی کە بە سروشتی دروست دەکرێت و کۆڵەتێکی بەرزیە بەتایبەت بۆ مێشک و خەو و ڤیتامین و کانسەکان. بەڕێزانم، چیرۆکی ئەم بابەتە بۆچی لە خزمەتانە باس یەکەم؟ ئەم بابەتە بابەتی گەنینی مێشک برێن ڕوو تەعەفن الدیماغ لە ڕاستیە لەو کاتەوەی کە من دەستم کردووەتە بابەتی ڕاهێنەریتی و فێرکردنی خەڵکی لە بواری مێشک و یادگە و تەرکیزە، هەستم بە خاڵێکی زۆر ئەوە ئەکرد. هەستمە کرد خەڵکی ئاگایی زۆر دابەزیوە و یادگەی تەرکیزی تەنانەت تێگەشتنی بەڕاستیەکەی. یعنی ڕەنگە تا ئێستا نزیکی بۆ 10,000 کەس لەلای ئێمە خزمەتمان کردبێ لەو بارەیە. لە دەوروبەر هەست مەگەر قسەیەکی سادە ئەەکەین، ئەم کەسە ئاگایی لی نییە وەدا ئەبڕێ مەجلیسەکانتە بینی لەگەڵتان نییە و هەست بە پەرشوبڵاوی و پەرێشانێکی زۆرە کرد بەڕاستیەکەی. لە بابەتی ئەمەی کە ئاوامە کردە تەماشام کرد بەڕاستیەکەی، خۆشم خەریکە بەرەو ئەوە ئەڕۆم. ئیشی پچڕ پەرشوبڵاوی زەینی، دواکەوتن لە کارەکان، تاقەت نەمان و بێحەوسەڵەی دابەزین تەرکیز و یادگە، یعنی سەرەڕای ئەوەی کە ڕاهێنەری یادگە بووم، مێشک بووم، هەموو ئەم شتانم بەسەردێ. لە ئەنجامی سێرسکردن و گەڕان بە دوای بابەتەکە بە قوڵی تەماشام کرد بەڕاستی ئەم بابەتە بە تایبەت لە ساڵی 2024 زانکۆی ئۆکسفۆرد ئەم وشەی هێناوە ئاراوە گەنینی مێشک. چونکە ئێمە گەنینی مێشک دوو جۆریمان هەیە. جۆرێکی ئەومان هەیە بەکتریا ڤایرۆس ئەدا لە مێشک، بەشێکی مەشتێکە چێ، بەشێکی تریشی لایەنەی دەرونیەکەیەتی. لە ڕاستی عەزیزانم، من لێرە قسە بۆ ئێوەی بەڕێز ناکەم وەکو ئەوەی کە بڵێم من کەسێکم تووشی ئەم شتانە نابم و ئەوە، بەڵکو هەموو ئەوانەی باسیەکەم یان خۆم تووشی بوومە یا ئێستا تیامە یان بەتەواوەتی چاک بوومەتەوە، سوپاس بەخوا، و بەردەوامیش لە پڕۆسەی چیام چاکبوونەوە و دوورکەوتنەوە لەم بابەتە. بەڵکو حەسەکەم یعنی ئەم شتە باسەکەم، من کەسێک نیم لە دەروی ئێوە بوون دابڕاو، مادەم هەمومان لەناو کۆمەڵگایەکان کەواتە ئەکرێن بابەتمان توش بێ و ئەم بابەتی باسیەکەم بابەتێکی جیهانی. ئازیانم، پێم خۆشە تەماشایەکی ئەم ڤیدیۆ بکەن لەگەڵمە. زۆر باش عەزیزان، دەستان خۆش بێخۆ. زۆر باشە. لەو ڤیدیۆی پیشانمدان ئازیزان و بەڕێزانم، و ئەم وێنانی کە پیشانتانی ئەدەم، ئەو وێنە و ڤیدیۆانە چی تێگەیاندن، چی شتێکی لە بیری ئێوە خستەوە؟ ئەتوان پێم بڵێن ئەو ڤیدیۆ و وێنانە چی بە ئێوەت؟ پەرشوبڵاوی خۆم چیتر بەڕێزانم؟ ئالەدی سۆشیاڵ میدیا، مۆبایل، هۆکاری تێکدانی کۆمەڵگا، بێ ئاگایی، دەروونێکی نائارام، ئاڵدەبوون بە سۆشیاڵ میدیا، مۆبایل کۆنتڕۆڵکردن لە ئێستادا نەبوون، خۆمان لە کاتی بێ ئاگایی مۆبایل کۆنتڕۆڵ ژیانمان کردەوە لە دوای سۆشیاڵ میدیا بووینە، ئاگای نەماوە، هەمووی خۆی ون کردووە، ئالوودەبوون و پەرشوبڵاوی و بێپلانی. ئەکید وا بدەکە ئالوودەبوون ڕێک نەخستن بوو، تەسلیم بوون بە مۆبایل و ماسک پۆشین، کات بە فیڕۆدان و نەبوونی مەعریفەت، بێ ئاگایی، کۆیلەی مۆبایل،
تێکدانی ماڵ، بێ ئامانجی، هەستی خۆبەراوردکردن و ژیانی سۆشیاڵ میدیا، ئاڵوودەبوون بە سۆشیاڵ میدیا، کۆیلەبوونی خۆویست، جوانە، لەدەستدانی تەرکیز و کاتبەفیڕۆدان، هیچ گەرایی، جوانە، هەموو ئەو شتە بێمانایانی خۆمان پێ خەریک کردیە ئەگانمان لە تەمەنمان نەماوە. یعنی لە ڤیدیۆکە و وێنانەوە ئەوەتان بۆ دەرکەوت. زۆر جوان. پەرامۆشکردنی پەیوەندیەکان. باوەڕ کە ئێستا بە زۆر خۆم گرتووە لێرەم، نازانم، زۆر کەم تەحەمل بوو. زۆر جوان ئازیزان، زۆر باش ئازیزانم. وانەکەمان بابەتەکەمان لەسەر گەنینی مێشکە. بابەتەکەی ئێمە لەسەر ئەمەیە، پێوتێت گەنینی مێشک. باش ئازیزان، گەنینی مێشک چییە؟ ئەگەر یەکێک لە ئێوە مەسەڵەن بە دووشە بە شتێک پێمانی ئاشناکە، چییە گەنینی مێشک؟ ئەگەر ئەو شتانە نووسن لەسەر شاشەکە ئازیزان، لای بن بە زەحمە نەبێ. دەستان خۆش بێخۆ، ئەوەی کەی لای دەستەکانی خۆش بێ. زۆر باش ئازیزان، گەنینی مێشک چییە؟ یعنی ئەم قسە بۆچی وایە؟ زۆر جار وتوێتی کەسێک پێماوتوێ کاکە تۆ ئەڵەی مێشک و گەنیوە. وەڕبوون و بێئاگایی، تاقەتی بین، ژینی وەهمی، بێئاگای لە ژیانی ڕاستەقینە، پەرش و بڵاوی مێشک و نەمانی وزە بۆ کارە پێویستەکان، ناچالاک بوون، وەڕبوون و بێئاگایی، وەرزش نەکردن بە مێشک، گەنین بۆ زۆر جوان ئازیزان، نەڕاخراوی، لادانی مەرسر. زۆر باش ئازیزانم. گەنینی مێشک ئازیزانم، برین ڕۆتیا تعەفن الدیماغ، ئەو شتەیە کە ئێستا بەکاردێ بە یعنی ڕۆچوون لە سۆشیاڵ میدیا و زۆر بەکارهێنانی مۆبایل، ڕۆچوون لە سۆشیاڵ میدیا زۆر بەکارهێنانی مۆبایل بە شێوەیەک ئیشەکان لە عەرەبیە ئەڵێ سەریع و سەطحی ئەبێ. خێرا سەرپێیی سادە، خێرایی سەرپێیی سادە، واتە هیچ قووڵیەک، هیچ دەستکەوتێک نییە. ئەڵێ تاسی چرکە ناتوانێت ئەو کەسە لەسەر ڤیدیۆیەک بابەتێک بمێنێتەوە. یعنی زۆر پێتاڵێ مەحاڵە ئێستا کەسێک لە ئێمە مەسەڵەن ئێستا بەڕێزەکە لێری بتوانێت بەم گوێ لەم وانە بەم زوومە بگرێ و یەکسەر ئاوا قسە بکە و لای نەدا و نەڕاتە سەر بابەتێکی تر. یعنی ئەو کەسە بێ بەڕاستی خەڵاتێکی گەورەی خۆی بکات، چونکە سیستەمی دەماری ئەم کەسە تێک چووە، چۆتە ناو ئیشی خێرە وە سەرپێی سەطحی، هیچ قووڵیەک، هیچ تەرکیز و ئاگایەک نەماوە. باشە؟ کەواتە ئازیزانم، ئێستا هەڵ بدە ئەم جۆرە هەناسە بدە، ئەم جۆرە هەناسەدانە بکە، پێوتە جۆرە هەناسەدانی 4 7 8 4 7 8 واتانی 4 7 8. ئەمە بۆ نەمانی سترێسی و یعنی پەلەکردن و فشاری زۆر. ئێستا تۆ هەستەکەی فشار زۆر لەسەرە، من هەستەکەم فشارم لەسەرە، ئێستا چیم بۆ هاتۆ چیم بۆ ناتۆ، دێنە سەرەوە ئەو نیشانانە. باشە، بەڵام ئەمە کەمێک ئارام دەکاتەوە. ئەویش چیەکەی بە 4 چرکەیە تا 4 ژمێری هەناسە وەرەگری، ئەڵێ 7 تا ئەیوەستێنی یعنی تا 8 خاڵیەکەیتەوە، تا 4 وەری ئەگریت، 7 ئەیوەستێنی، 8 خاڵیەکەیتەوە. ئەمەوە لێکە تۆزێک دا ببڕێ، یعنی ئەوەنە تەرکیزە لای ئەوە نەبێ بڕۆیتە ناو پەیجێکی تر، سۆشیاڵ میدایەکی تر، وەزعێکی تر، ئەمە چکەیسە دێنە سەری، بەس پەلە مەکەن، دێنە سەر ئەوە بەڕاستەکەی. باشە، ئەگەر ئێستا ئێوە بتوانن ئەمە ئەنجام بدەن، هەر لە ئێستا یاڵ ئازیزان، مەسەڵەن تا 4 7 8، ئەمە یەکێک لەو جۆرە هەناسانەی زۆر گرنگە، یعنی ڕۆژانە بۆ خۆت بیکە. ئەمڕۆ نییە، ئەمڕۆ حاڵەتێکی مەسەڵەن بێهێزی و هین زۆر لێیدا،
هەستم بە خاوبوونەوە ئەمانە زۆرە کرد باشە. بەجددی چیم کرد لە چوومە ژوورێکەوە گڵۆپ هەموو شتێک کوژاوەنەوە و تاریک باوەڕکە نزیەکی 10 بۆ 15 دقە تەنها ڕاکشام چەند هەناسەیەکم وەرگرت. یعنی ڕێژەی بەرزبوونەوەی وزە و ئاگاییم ئەتوانم بڵێم 70 بۆ 80 هاتەوە. زۆرە بەڕاستێکی زۆرە ئەم بۆی ئەم بەکەم مەزان ئازیزانم 4 حەوت هەشت باشە. یاڵا ئێستا من یەک قۆلێکێکتان ناوە پێ ئەدەم یەک جار دوو جار ئەمە ئەنجام بدەن باش ئازیزان. یاڵا 3 2 1 بۆ خۆتان دەست پێ بکەن. زۆر باشە بەخێر بێنەوە ئازیزانم. هەوڵ بدەن زوو ئەمانە تاقی بکەنەوە چونکە هەناسەدان شتێکی زۆر گرنگە بۆ ڕیفرێش بوونەوەی مێشکمان و بەڕاستی هەناسەدان جۆری زۆر. کەواتە ئازیزانم گەنینی مێشک یەکێکە لەو شتانەی کە لەم سەردەما بەکاردێت بۆ ئەو کەسانێک کە بە قووڵی ڕۆ ئەچن لە ناو بەکارهێنانی مۆبایل و سۆشیال میدیایە و ئیشەکانیان خێرا و سەرپێیی و سادە ئەبێ سەطحی باشە سەطحی ئەبێت. ئەم بابەتە با بچین ناوی ئازیزانم زیاتر ڕوونکردنەوەتان پێ بدەم. کەواتە ئەگەر کەسێک تاسی چرکە نەتوانێت بەڕاستی نەتوانێت گوێ لەی نەگوێرێت چۆن ئەتوانێت سی خولێک لە بابەتێکە بمێنێتەوە. کەواتە ئێوە پێم بڵێن ئازیزان ئێستا چی بکەین ئێستا چی بکەین لەم بابەتە مەسەلەن من لە خزمەتانە قسە ئەکەم بۆ ئەوەی مەسەلەن زیاتر بمینەوە لەگەڵ بابەتەکە تەرکیز و ئاگاییمان بمێنێتەوە و دەرنەچین باشە. بەڕای ئێوە چی بکەین ئێستا یاڵا ئێستا ئێوە بڵێن کاکیان بۆ ئەوەی دەرنەچم لەم بابەتە بۆ ئەوەی زۆر سۆشیال میدیا بەکارنێنم چی نەکەم بمێنمەوە لەگەڵتان چی بکەم خۆ کۆنتڕۆڵکردن دەست خۆش بە عابد چۆن خۆ بگرە بە زۆر چۆن خۆم بگرم بە زۆریان ڕشکردنەوەی هەموو سۆشیال میدیاکە ئێستا دەقە لەم دەقە ناتوانم سۆشیال میدیا هەمووی بین بکەم. باوەڕکە ماوەستا یەکسەر هەستم بە جوڵانی مەسلوولەکانی مێشکم کرد ماشاءالله زۆر جوان بەهای پێ بدە و تێبینی بنووسە زۆر جوانە بەهای پێ بدە و تێبینی بنووسە ڕێخستنی کاتەکان نە لێ ئێستای دەست خۆش بە ڕێخستنی کات تە ئەرکە کێشاوە هاتیتە بۆ ئەم وانەیە بۆ ئەم شتە ئەم کاتە بۆ ڕێخستەوە بەس چۆن بمێنیتەوە چونکە ئەڵێ تاسی چرکە ناتوانێت بمێنێتەوە ئەم کەسە باشە لە 3-4-5 چرکەکە شتێکە گۆڕێت باسی سوودەکانی بکرد من باسی یەکەم ئەوە بەڵام تۆ چۆن ئەتوانی بمێنیتەوە خولەی خۆتی بخەسەر دەستان خۆش بن نۆتیفیکیشنەکان ڕاگرت زۆر جوانە ئێستا نۆتیفیکیشنەکان ڕابگرە زۆر مهمە یعنی بڕۆی مۆبایلەکەت نۆتیفیکیشنەکان بکوژێنیتەوە ئاگانامەکان بکوژێنیتەوە ئیرادەم زۆر جوانە سوێن خواردن ئەوەش تەکنیکێکی بەخواتە وانەکە لای خۆم گرنگەکەم زۆر جوانە ینی بەهای پێ ئەدەم بەخوا جوان لە ئێستاە بژی یعنی تەکنیکی مایندفۆڵنس زۆر جوان من خۆم مەشغوڵەکەم بە ئیشی گرنگتر ماشاءالله بزانە زۆر گرنگە و قەڵەم و دەفتەر ئەو زۆر جوانە قەڵەم و دەفتەر کەواتە حازرکە بەهای پێ بدە ئاگانامەکان نۆتیفیکیشن ئیشعارات بکوژێنەوە چکە دڵنیا بە ئەدبە دڵنیا بە لاتە بە وزەی خۆ بۆ تەرخام بکە ئیرادە بە گرنگی بزانە خۆشەویستی کەلات نووسینەوەی بابەتەکانە سەوەرەقەیەکیان مۆبایل لاین لەگەڵمانە لادانی پەرتکەرەکان جوانە بەخۆشی بزانەوە یاریێک ماوەی لەگەڵ بکە نەک شتێکی بێزار کرد ماشاءالله زۆرم پێخۆشە بەڕێزانم ئەم بەشداریکردانی تۆ هێڵێتەوە لەگەڵێ باشە. ئێستا و هاوڕێکان تەشتی زۆر وت یعنی بڵێ دوای کارەکە بازدانەکە پەشمان دەبم یاننا زۆر جوانە دوای ئیشەکە پەشمانە بمەوە یاننا ئەوی زۆر جوان بەڕێزانم ئێستا سوود لەو قسانی ئەوانتر ببینە مەسەلەن کەوتوێتی نۆتیفیکیشن بکوژێنەوە ئاگانامەکان لای بە یەکێتر ئەڵە قەڵەم و دەفتەر حازر کەشتی لەگەڵا بنووس
یەکی ئەڵێ بەهای پێ بدە گرنگی بزانە ئەم کاتە بە عیبادەت بزانە ئەوە ئەڵێ بە تەحەداکردنی خۆی ژوان زۆر جوانە کەواتە بەڕێزان ئەم بابەتە با بیبینە سەروانی باش چۆن ڕێژەی گەنینی مێشک بزانم چۆن بزانم من چەندێک ئەو بابەتم توش بووە چەندێک ئەو کێشەیەم توش بووە چۆن بزانم ڕێژەکەی چەندێکە لە سەدا چەندێکە چەند توش بووە بەڕای ئێوە چۆن بیزانم مەسا ئێستا کەسی هەڵێ وەڵام من خراب بوومە باش بوومە ئاڵوودە بوومە تێک چوومە نازە ڕێژەکەی چۆن بزانم چۆن چەندێک دیاری بکەم کێ لە ئێوە ئەزانە ئێڵێ بێت تەحمل لەبیت چەندێک ئاخر بزانم ڕێژەکەی چەندێکە چۆن بزانم ڕێژەی بێت تەحمل یەکەم ئەی نیشانەکانی چینوانی بزانین چەند چرکە ئەمێنینەوە خۆی ئەڵێ تاوەگوسی چرکە نامێنێتەوە ڕێژەی ئەرینە چۆن بزانم ئەرین نەرینەکەی چەندێکە لە بەرکردنی شت نەنە لە ئێست ڕێژەی گەنینی مێشک ئەڵێم چکە ڕێژەی لەبەرکردن من نازانم چەندێکە کەسێ لە تەرکیز چۆن بزانم ڕێژی تەرکیز زۆر بیرکردنەوە تووڕەی بە پەیمانەوە لەسەر بابەتێکی جددی لە ڕێگەی ڕەفتارەکانمان ئایا باشە یان خراپە زۆر دواخستنی کارە گرنگەکان بێزار بوون ئەمانە نیشانەکان ئازیزان ئەمە نیشانەکان چۆن بزانم لە سەدا چەند توش بوومە چۆن بزانم لە سەدا چۆن ئەمە نیشانەکانە تاوە زۆر جوانە لە ڕێگەی و کاتەی بۆی تەرخان ئەەکەیت ئاخر چۆن بۆ نمونە نەنە من ڕێژەی گەنینی مێشک ئەڵێم نەک ڕێژەی تەرکیزمانەوە و ئەوانە تا چەند مودی سۆشەڵ میدیا بێت ئاخر چۆن ئەو ڕێژە بزانم باش من بەڕێزانم ئێستا من چی یەکەم ئێستا یەکێک لە نیشانەکانی گەنینی مێشک تەبعاً ئێستا من چالاکیەک ئەنجام دەدەین من ڕێپرسیارتان لێ یەکەم تۆ دێی نمرە ئەدەی بە خۆت باشە تڕێک ڕێژەکە ئەزانیت بۆ خۆت بەڵام یەکێ لە هینەکان ئەڵێ ئەو کەسە دەفتەر و مەسەن تێنووس و پێنووس دەفتەر و وەرەقە ناین بەڵام بۆ خۆی نایەشت بنووسێتیایە یعنی تۆ پێش شتێکی گرنگی پێڵێ ئەو نایکە ناتوانێت حازر ئەسەر ئاوا گرێ بزانم چێ بێت تاقەت نەبا لایەدا تەبعاً یەکێ لە نیشانە خەتەرەکان ئێستا باسی یەکەم یەکێ لە هینەکان ئەوەیە باشە هەمووتان ئەوتان لایە وتومێکێ لە هینە خەتەرەکان ئەوەیە کە دەفتەر و قەڵەم نایەن تێنووس و پیانوس ئامادە نییە لای یاڵ عزیزانم ئێستا من بەڕێشتان لێ ئەپرسم تۆ چەند ئیهمالێ باش بەڕێزان ئازیزانم ئێستا من پێنج پرسیارە لێ ئەەکەم تۆ بۆ هەر پرسیارێک لە ڕێژەی 1 بۆ 20 ئەدەی بەخۆت باشە لە 1 بۆ 20 تەبعاً مشکلەیەک وەکوتمان لە مشکلەکانی گەنینی مێشکش ئەوەیە کە هەستی تێگەشتی دا ئەوەزێت چکە ئاگای لێن لەقینەکەنی کەواتە ئێستا من پرسیارێکە لێ یەکەم لە ڕێژەی 1 بۆ 20 بدە بە خۆت 15 ئەدەی 20 ئەدەی ڕێژەکە تەنها بۆ خۆتە بۆ کەسی تر نییە باشە یاڵ پرسیاری یەکەم لەسەر پەرش و بڵاوی زەینی ڕێژەی پەرش و بڵاوی زەینی لە تۆیە چەندێکە ڕێژەی پەرش و بڵاوی زەینی مەسەلەن ڕێژەی پەرش و بڵاوی زەینی بۆن من لە خۆتە ئەدەی بە چەندێک بۆ ئەوەی خەریکی کارێک بیت یەکسەر نەبسڕێنە ڕێ بۆ چەند کارێکی تر یعنی دابڕیت لە 1 بۆ 20 مەسەلەن ئەوتر ژمارەیە بۆ خۆت دابنی دووەم بەفی ڕۆدانی کات ڕێژەکە چەند ئەدەی بە خۆت
مەسەڵەن ئایا تۆ کەسێکیت هەر پشوویەکت بۆ بوو هەر دەرفەتێک بۆ ڕێک مۆبایلەکە بەکارێنیت؟ ئەگەر بەردەوام وایت ئەو بۆ نمونە تۆ ڕەنگە تا بیست بدەی بەخۆت. ئەوەی ترە ناڵ پێنج دەدەم بەخۆم نازانم هەر کەم زۆر کەم بەکاری هێنم وەڵا 15 والحاصل لە هەموو کاتە بەتاڵەکانتەوە هەموو هاتوو چۆکانە هەر لە مەسعەتێک کابرا تۆزێکە وەستەی مۆبایلەکەی دەرهێنێ باشە یەکسەر لە مزگەوتە جارێکەکەت مۆبایلەکەیە یعنی لە هەر شوێنەکە بێت ناو مەریسا بێ ڕێک مۆبایلەکەی دەرەکە ئەوێت هەموو کاتە بەتاڵەکانی بۆ پڕکاتەوە. سێم ڕووکەشبوون و خەیاڵ ڕۆشتن یعنی ناتوانێت لە هیچ بابەتێکی گرنگە بۆ نە تۆ مۆزوعێک لە کۆبوونەوەیەکە بابەتێکی گرنگ مۆزوعێک باسەکرێ بەبێ ئاگای سێرەکە چۆتە ناو خەیاڵێکی ترەوە قوڵ بۆتەوە لە بابەتێکی تر ئاگەی لەو مۆزوعە هەر نییە سەتحی ئەبێت خەیاڵی ئەڕا بە مۆزوعێکی ترە. چوارەم فرەکاری کاتی گرنگ طبعا بۆ ئەوەی سێیەم چوارەم عەفوەن فرەکاری کاتی گرنگ یعنی بۆ نمونە ئەبێ کتێب بخوێنێتەوە ئەبێ بۆ نمونە سەعی بکات بەڵام دەستێکی بە مۆبایلەکەوێ ئاوا خەریکی مۆبایلە بێ یان سەعیەکات ئەبێ دەنگێک ئیشکات ئەبێ تەلەڤیزیۆنەکەش لە بەرامبەری بێت خەریکە قاپشۆردنە مەسەڵەن ئەبێ شتێکی تر ئیشکات چەند شتێک ئەکا یعنی چەند شتێک ئەکات و هەمووشی سەتحی یان ناتوانە بڕۆتە ئیشێک قوڵایی کارێکی گرنگەوە ئیلا ئەبێ شتێکی تر خەریک بێت باشە فرەکاری بوون مڵتیتاسکی ئەکات و شتەکانش هەمووی سەتحیە سەرەپێیە. چەند ئەدەی بەخۆت ئایا تۆ زۆر وایت هەیە ئەڵێ بەردەوامم ناتوانم لەسەر یەخشت بۆست. پێنجم نەئاگایی کاتی بەکارهێنانی مۆبایل بۆ نمونە تۆ بیر تەکەوێتەوە نامەیەک بۆ کەسێ بنێری باشە خۆتە بینتەوە سێرەکی خەریکی مۆزوعی تری خەریکی چوتت ناو چەند ئەپێکی ترەوە چەند ڤیددیوەیەکی تر و تەماشا کردووە چەند شتێکی تر و کردوەوە چەند فۆڵدەر و فایلێکی تر و کردوەوە سێرەکی 25 دقەیە نیو سەعات تۆ خەریکی شتێکی تری ئەسڵەن ئەوە بۆ ئەوە هەر نەچویت یان هەر لەبیر هیچ چوو دواتر ئەڵێ کورۆ بە من بۆچی ڕۆشتم و بۆچی هاتم باشە لە 1 بۆ 20 لەمانە بۆ خۆت بدە باش عزیزان لە 1 بۆ 20 لەمانە بدە اینجا ڕێژەکە لای خۆت چەنی کرد هەیە 60ەکە هەیە 70 هەیە 30 هەیە 84 کەواتە بەپێی ئەمە تەقریبی ڕێژەی گەنینی مێشک لە تۆیە ئەوەنە بەرزە و ئەگەر ڕێژەکە بەرز بوو ئەم کەسانە لە کۆمەڵی نیشانە بۆ من نیشانی بەرهەمداریان کەمە بێتەوە باشە بەرهەمداریان کەمە بێتەوە سەیرێکی ساڵان و مانگەنە ڕۆ هیچ شتێکی بەدەست نێناوە نە دارایی نە ئیمانی نە کەسێتی هیچ بەداخەو وزە و تااقەت و توانای هیچی نیە ئێستا دێنە سەری بە خاڵەکان بەڵام وزە و گەرمەگوڕینی ئەڵێ فڵانە کەس با بڕۆین بۆ فڵانەشت بەخوا تااقەت وازی لێ بێنە با بڕۆین بەشدایی لەو خولە بکەین بەخوات تااقەتی نییە بەخرم دەست سەر بە مۆبایلەکەوەی بڕۆ ئیشێکی گرنگ بکە وزە و گەرمگوڕین با بڕۆین بۆ قاوەخانەیەک با بچین بۆ سەر شاخ با بچین بۆ مەلەوانێ با بڕۆین بۆ چوزانم کۆنفرانسێک کراوەتەوە شتێک هیچ یعنی وشک بۆتەوە معنای کەلیمە بەس چێژ و بەرهەم و هەموو شتێکی لەناو مۆبایلەیە بەداخەوم کەسان ئەنی حاڵەتەکە خەتەرەوە نیە زۆر باش ئازیزانم چۆن کاریگەری ئەکاتە سەر دەروونمان بەڕای ئێوە یاڵە بەڕێزان چۆن کاریگەریەکە سەر دەروونمان نیشانەکانی کاریگەری لەسەر دەروونمان چییە گەنینی مێشک
ئەتوان چەند شتێک بڵێن یعنی ئەوەی کە خۆت ئێستا بۆ نمونە من خۆم زۆر شتم مین کردبوو ئەمت کاریگەری لەسەر ئەوەم کردووە ئەوە کردووە ئەوە کردووە ئەوە کردووە باشە زۆر جوانە لەسەر دەروون دڵە ڕاوکێ عەسەبی بوون یعنی تۆڕەیی خەمۆکی تەمەڵی بێهیوایی لە دەستکەوتی شتێک بێزاری بێ ئیرادە ئەها سەیکەم بەڕێزانم ئێستا ئێمە شتێکی ئەتوانم شتێکی دڵخۆشیتان پێ بڵێم شتێکی ئەرینیتان پێ بڵێم ئەوەیە کە هەموومان تقریبان هاوبەشی بابەتەکەین زۆر جوانە بەراورد دەستەکانتان خۆش بێخۆ ئەنجامدانی کاریگەریەکانی کاریگری سەیکە ئازیزانم دەستان خۆش بێخۆ تەماشای بکەن هەندێک کاریگەری لەوانی ئێوە یەکێک لەو کاریگەریانە پێوتێت فۆمۆ باشە فۆمۆ fear of missing out یعنی چی بەڕێزانم بزانم شتاس پێکەی ترسی بەجێمان هەستی بەجێمان هەستی دابڕان یەکێک لەو کاریگەریانەی کە ئەم کەسانە زۆر زۆر بەسەریانەوەیە هەستی دابڕان و ترسیان زۆر زۆرە سەیکەن بەڕێزان مەسەلەن فۆمۆ چۆن دەرەکەوێت بۆ نەجا وەختی خۆی سەردەمانی زوو زانینی مرۆڤ سنووردار بوو من ئێستا نەمەزانی لە ئیتالیا چییە قەومی نازانم لە چین چییە مثلا لە ئێران لە شارێکی تا حەدێک نەمانەزانی وانە بەڵام لە ئێستاە ئاگام لە هەموو خەبەرێکی ژیانە لە مەنزەرێکی خۆشە تەماشای شوێنە دانسقە و دەگمەنەکانی سویسرا ئەکەم سەیری ئەبها ئەکەم لە سعودیە جەزیرەی کیش لە ئێران باڵەکایەتی و مەنتیقە خۆشەکانی کوردستان لێشەوە لە شوێنێکی ترەوە تەقینە و هەرا و یان دەرچوونی برادەران مەسەڵەن من لە ماڵی خۆمە میچم لە ئەزانی بەڵام ئێستا ئەزانم دەوروبەر خەریکی چین چیە چووە بۆ کوێ گەشتی چوو بۆ عمرە خوا عمرەکەمان لێ قوبوڵ بکەی ماشەڵڵا لا ئیلاهە ئیلا الله الحەمدولله ئەمانە ئەو زەواجی کرد ئەم چوو بۆ کوێ ئەو بۆ کوێ کرد تۆ هەست کە مۆبایل نەما هەست بە چی یەکەی هەستەکەی بەجێ ماویت هەستەکەی دابڕاویت ترست هەیە بێتاقەتی بێزاری کەواتە فۆمۆ ئەم کێشە دروستەکە fear of missing out هەستەکەی دابڕاوی هەستەکەی بەجێ ماوی لە ژیان لە نیشانەکانی فۆمۆ ئەم کەسانە تووشی چییە بن عەزیزانم دڵە ڕاوکێ تەپەتەپی دڵ بێزاری فشاری سترێسی زۆر و ترس دایمە ئەترسن تۆ بڵێ ئێستا ئابووری گیان شتێکی لێ نهاتوێ من دایمە ئەترسی دایمە ئەترسی لە ڕزق ئەترسی لە هەموو شتەکە ترسی تۆ بڵێ زەواجی نەکردێ کەپڵەکەم تۆ بڵێ نازام چی نەکردبێ بەردەوام لە ترسایت لە فشارای لەسەر دەروونت وە دڵە ڕاوکی ئەمانە یەکێتر لە نیشانەکانی ڕێزی خودی ئەم کەسانەدا ئەوەزێت چۆن بەڕێزان چۆن ڕێزی خودی داوەزە کێ ئەزانێ ئەتوان پێم بڵێن قەدر و قیمەتی خۆی داوەزێ بۆچی وایە بۆچی کێ ئەزانێ بۆچی ڕێزی خودی داوەزێ بۆچی هەست بە کەمیەکە بۆچی قەدر و زۆر زۆر جوانە زۆر 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 جوانە بەردەوام خۆی بەراورد دەکا ئازیزانم ئێستا تۆ وەرە سۆشیاڵ میدیاکانی منەوە مەسەڵەن من وەرستی قابلم باسی شکستی خۆم بکەم ڕاستە مەسەڵەن من کەسێکم بەڵێ باسوشتانی خۆمەکەم زۆر احتیاطی بەڵام ئامەی خەڵک سەیکەن ئامە زۆر ئینە ئامەی خەڵک هەموو شتە جوان و پێرفێکتەکان بەردەوام جوانی خۆت بەراورد دەکەی سامانی خۆت بەراورد دەکەی دینی خۆت بەراورد دەکەی ماڵی خۆت بەراورد دەکەی دایک و باوکی خۆت بەراورد دەکەی گەڕەکی خۆت بەراورد دەکەی شاری خۆت هەموو بەراوردەکانیش هەموو بەراوردێک بیزان ئازیزانم لەسەر بنیادی کەمی تۆیە و زۆری ئەوانی تر باشە یعنی خۆت بەردەوام بە کەمەزانی هەموو دەستکەوتەکانی خۆت بۆی قەدری خۆت هەموو بەدەسهاتنەکانی خۆت لات گەورە نیە دڵ بە دینداری خۆت خۆش نییە یعنی حەقەتان نەوێ
دڵ بە ئیمانی خۆ خۆش نییە، دڵ بە درم، دڵ بە هاوسەرگیریەکەی خۆت خۆش نییە، دڵ بە تەخەڕوجەکەی خۆت خۆش نییە. چکەستەکەی ئەوانی تر ماش سویسی ئەو هەموو ڕازاوی کاکە تۆ نیتە، ئەو لەسەر هەمووی نێک مۆبایل شتی پێ تۆ نیتە بەم شێوازە. اینجا تۆ ئەبێ چی بکەی؟ بڕۆی تەسحەیەکی زۆر گەورە بدەی، قەرز بکەی، خۆت بخەیتە زۆر بەدبەختیەوە، کەساەتی خۆت بشکێنی بۆ ئەوەی هەنێ پارە بەدەست بێنی، شتێک جلوبەر بکڕی، مۆبایلێک بکڕیت، ناو ماڵەکە دەستکاری بکەی، دەبەر توێش یەک سنە یەک ڕیڵ یەک نازانم چی بکەی، ئەوی تریش لەدا ئیتر بەڕاستی کۆمەڵگا تێکەچێت. ڕێژەی گەنینی مێشک لەم کاتانە زۆر زۆر بەرزە بێتەوە، ڕێزی خودی قەدری ئینسان دا ئەبەزێ. باشە؟ چیتر بە ڕێزانم؟ تەماشاکردنی بەردەوام. هەڵتی فۆمۆ وا لێکە بەردەوام مۆبایلەکەت چێکەیتەوە، دەماشاکی بزانم نامە ناتۆ، بزانم نۆتیفیکەشن، بزانم هیچ نەقەوماوە، بزانم چی کردو. بەردەوام تۆ لە حاڵەتی چیایی؟ لە حاڵەتی چالاکی مێشکای، مێشکت بەردەوام دەروونت نەئارامە، بەردەوام مۆبایل چێکەکەیتەوە. خەو یەکێک لەو نیشانان خەتەرانە خەوە، کە خەو تێکچوو ئینسان مەزاجی تێکەچێت، هۆرمۆناتی تێکەچێت، هەرسکردنی تێکەچێت، ڕەنگ و ڕووی دەموچاوی تێکەچێت، مێشکی یادگەی تێکەچێت، لێدانی دڵی یعنی هۆرمۆنی میلاتۆنین و ئاسودەی و ئارامی کەمەکاتەوە، ترس و قەلەقی زیادەکە هەموو شتێک یعنی خەو بەرامبەر هەرمێتی. بۆیە ئەمانە ئەڵێم خۆم بەسەرم هاتووە، یعنی ساڵ زیاترە من بە چڕپڕی کار لەسەر خۆمەکەم و بەڕێزش ئەتوانی وای بکەیت و ساڵێکی تر و ساڵێکی و ساڵێک تریشە خەریکی خۆم بۆ چونکە هەمومان مۆبایل و سۆشیال میدیا بەدەستمانەوەی بەڕێزان. چۆن کاریگەریە کاتە سەر مێشک؟ ئەی چۆن ئەوە دەروون، ئەی چۆن کاریگەریەکە سەر مێشک و یادگەمان بەڕای ئێوە؟ ها چی ئەکا لە مێشکمان بەڕێزان؟ یادگە لاواز دەکات، تووشی لە بیرچوونەوە ئەبی، لە بیرکردنی شتەکان، نەمانی تەرکیز. بۆچی واعەکە؟ ینی مەسەڵەن کەسێک تووشی گەنینی مێشک بێت بۆچی وایە لێدێ؟ تەرکیزی پەش بۆ تەرکیزی پەش و بەڵاوی بۆ ئاسی تێگەشتنی دابەزێ زۆر زۆر جوانە. جوانیەکان و باشەکان خەڵک بەراورد دەکەین بە خراپی ناشرینی خۆمان لە ڕووی مێشکەوە ئەڵێ ئەوە جوانە، بەس لە ڕووی مێشکەوە دەرونیەکە باسمان کردوە. لەبەر ڤیدیۆ کورتەکان چیەکات؟ ئاخر چی لە مێشکمانەکە؟ دۆپامینی زۆر ئەڕژێ بەبێ بوونی دەستکەوت. جوانە ڕاحەتینی زووی مێشک بەو بارودۆخی کە بوونی تەرکیز زۆر جوان. یەک پرسیارتان لە یەکەم سڵایدی پێشوو باسی چیمان کرد؟ سڵایدی پێش ئەمە پرسیارێکە بەڕێزان، سڵایدی پێشمان باس چیمان کرد؟ فۆمۆ. ئاخر فۆمۆ لە زمنی چیا بوو؟ چۆن کاریگەری دەکاتە سەر مێشکمان یا دەروونمان. دەستەکانتان خۆش بێخۆ. سڵاتی پێشەمە وتمان چییە؟ چۆن کاریگەری دەکاتە سەر دەروون. ئەبێ بزانین ڕەنگەکەی شین بووە مەسەڵەن دڵە ڕاوکێ ڕێزی خوددا بەزێنێت چێکی بەردەوام تەماشاکردنی بەردەوام خەو فۆمۆمان لێ ئەکات. باشە؟ چۆن کاریگەری کاتە سەر مێشکمان؟ ئازیزان یەکەم قوڵی بیرکردنەوەی ئێمە نایاڵێ، یعنی مێشکی ئەم کەسە ئازیزانم بەردەوام بە دوای شتی خێرا و سەطحی دەیکەمە ڕێزان. ئێستا جاران ئەماوە سۆشیال میدیا و نازان چی ئێستا ئای زیرەکی دەستکرد هاتووە، زیرەکی دەستکرد تۆ پێت ئەڵێ هەموو شتێک ئەزانی چیش نایزانیت، هەموو مۆزوعێک ئەوە ئەڵێ وای ئەوە زانی ئەی ئەڵەم شتەکە تین بوویت ئەزانی سەر چییە؟ ئەڵێ نەنا لە هینەکە هەیە حازر لەوێ زۆر سێرچیم کرد زۆر قسەم لەگەڵا کرد سە بابەتەکە زۆر هەیە. ئەی خۆ ئەی چۆن تینەکەی قوڵی بیرکردنەوە نامێنێتەوە. بۆ نمونە دووسێ کتێبی قوڵ یعنی ڤیدیۆی وا هەبووە ئەمەنە قورس بووە، ینی بەرنامەیەکی بۆ نمونە دەرونی مێشکی بووە ئەمەنە قورس بووە گوێم لێگرتووە بە وردەکاری باسی کردووە چەند جار خەوم لێکەوتوتەوە بە تەواوەتی مێشکی گوشی و باشە. مەسەڵەن لە دەورەی وە بەشداری ئەەکەم دێمەوە پشتە سەرم ئێشی دێ ئەمانم ئێشی دێ بۆ مێشکم تەواو گوشیوە
بەڵام لەمەیترا ناڵم بەخێرایی بخێرایی ئەوەتر ڕا سوۆشال میدیا ئەوەی ترەکە ئەوەی ترەکە قوڵی بیرکردنەوە نامێنێتەوە ئینسانێکی سەڵحەیە خەبەرێکی پێدەی ئەڵە ڕاستەکە شتێک نووسراوە بەبێ ئەوەی بزانێت کێیە بەڵگەی چییە چی نییە یەکسەر جا مەسەڵەن بیرکردنەوەی ڕەخنەگرانە بۆ ئەو شتە زۆر زۆر باش کەواتە کاریگەریکە سەر مێشکمان لەوەی قوڵی لە بیرکردنەوە ناهێڵێ فرئەرکی و کەماڵگرایی مڵتی تاسکینمان تووشەکات وامان لێدت هی ئیشەک نابینە سەر یعنی شتێکی ئەفسانەیە بڵێن کەسێک چەندها ئیشەکەم کەماڵگەرایی مەسەن من ئەمە کەسایەتێکی پەرفێکشنیزم دروستەکەم لۆدێکی زۆر ئەخەمە سەر مێشکم کەسایەتێکی کەمەڵگەرام هەیە هەمیشە ستانداردی زۆر 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 بەرزم هەیە بۆی بگەم بە شتەکان بۆی مێشک یعنی بەردەوام لەسەر لە ژێر لۆدایە و ئیشی سروشتی خۆی ناکات باشە بەردەوام ئەڵێ هاوسەرگیریەکەم ئەبێ وابێ دەرەجەکانم ئەبێ وابێ ژیانم ئەبێ وابێ ئەبێ لە ژیانە زۆر ئەبێ بگەمە ئەم ئاستە لە عیبادەت ئینجا باش ئەبێ بگەمە ئەم ئاستە لە خوێندنەوە ئینجا ئەبمەوە باشە یعنی سیستەمی مێشکی تێکچ باش ئازیزان کەواتە فرە ئەرکی مڵتی تاسکین تووشە بێت لە مێشکمانە کاریگەرێکە سەر مێشکمان فریودەری ترسناک بەڕێزانم بەزان فریودەری ترسناک چییە؟ ئێستا من ئەم قسانە بۆ بەڕێزەکەم بەزان تۆ چۆن لەگەڵ منە تەرکی سەمێنێتەوە؟ ئەبێ ڤیدۆکەی من دەنگ لە باکراون دەنگ ئیشکا بێتە پێشەوە بڕاتە دووەوە ئەم لابکە نووسین دەرچێت من ئەمەم نییە ئێستا من بەرە ڕاستە خۆی ئەمە نییە مێشکی ئێمە بەڕێزانم جاران خەڵک مەسەلەن هەوڵی ئەدا خۆی پێ ئەگەیان ئیشێکی باشی ئەگەر تاوەکو هاوسەرگیریەک پێکەوە بنێ ینی چێژێکی زۆر زۆری وەرەگرت لەمە مادوێتێکی زۆرە کرد بۆ ئەوەی تێزێکی توانە بێت تێز و توانایکی زۆر سەرفکە تا ئەم شتە بەدەست بێنی هەوڵێکی زۆر زۆری ئەدا تاوەکو نانێکی دەست ئەکەوت مرۆڤی بە ئیرادە بەهێز دروستە بوو ئەی ئێستا زۆر ئاسانە یەکنامی بۆ بنێرە تەبانی وردە چێش قسە لەگەڵ بکە ئێستا چرک واکەی فاسفود دێتە بەردەم ماڵەکە ئێستا وردە چێش ئاوا ئەەکەیتە ئاوا ڕێڵەکەیتە تەماشاکی ئەمان نایزانن باشە چی لێ دێ ئێمە شتێکی لە مێشکە پێێتی نێرۆ پلاستیسیتی باشە نەرمی دەماری واتە توانای مێشک بۆ پەیوەندی دەمارەخانەی نوێ وە ڕێکخستنەوەیان باش ئەزیزان مەزانی ئەم نەرمی دەماریە چۆنە ئەم نەرمی دەماریە ئەگەر تۆ لەگەڵ ئیشی قوڵ و قورس و بەهێزە خەریکی بیت ئەویش مێش بەم شێوە پەیوەندی دەماری دروستەکات اینجا فێر ئەبێ ئەم کەسە ئەگەر لەگەڵ شتی خێرا ورد و خێرا خەریکی بیت ئەویش بەم شێوە دروستە یعنی پەیوەندی دەمارەخانی دروستە بێت بۆ زۆر سەختە کەسێ بتوانێت خوێندنێکی دوور و درێژ تەواوکە پرۆژەیەک مەسەڵەن 7 ساڵ 10 ساڵ باتە سەر بتوانێت ئیش بکە مەسەڵەن چکە تاوەکی دەوڵەمەند بێت ئەوێت زۆر تلیاک بفرۆشێ پۆڕن بین تەماشا بکە چی بکە بەس زوو شتەکەی لە کۆڵ بێت دەستی بکەوێت تحمل ناکەڵێ من یەکسەر بێ ملیۆنێک هەبێ ملیۆن نەدەستکەم باشە لە جیاتی بڕاستەوە چکە ئەڕوا چیەکە تەماشای فیلمی پۆڕنۆگرافیەکە ئەڕادان پیسی ئەڕۆ یەک دنیاشتی خراپی لێوە دەردێ بۆ تحملی نەماوە وردە چێژی هەیە بۆیە گەورەترین خەڵاتی خۆمان بیکەین بەڕێزانم ئەوەی لەم وردە چێژانە خۆمان دوورخێنین تۆ هەر ڤیدیۆیەکە شتێک تەماشاکەین وردە چێژە هەڵدە ئەمانەدا ئەبڕیت و خەریکی ئیشی قورسەما ئیش زۆر ناڕەحەتەکە ئێستا یەکێک لەو تەکنیکانە بۆتانی باسەکەم ئیسفادەی لێکەن ئەتوانی ئیشی باشی تیا بکەیت بۆ ئەم سەردەمە زۆر باشە وازیزانم ڕێژەی یادەوەری وە کۆبیریمان بەتەواوی دابەزێن مەسەلەن ئەڵێ 4 بۆ 5 چرکە ئەتوانێت
ئینتیباه و ئاگای لەسەر شتێکە بێت هیچ شتێکی لەبیر نامێن بۆ مەسەڵەن تۆ 12 ڤیدۆ تەماشا ئەەکەی ئەتوانی بە کەسەکە بڵێ وەڵا شەشەمین ڤیدۆ چی بوو نەخێر مێشک فێری چی بوو وەرگرتنی شتێک خێرا خێرا لە بیرچوونەوەی وەریەگرێت خێرا لە بیرێتەوە وەرەگرێت لە بیرێتەوە وەرەگرێت لە بیرێتەوە وەرەگرێت لە بیرێتێتەوە ڤیدۆ پۆست نۆتیفیکەشن ڤیدۆ مێشک لەسەر نیۆرۆپلاستیسیتی ڕوئەدات واتە وەرگرتنی زانیاری بە خێرایی خێرا لە بیرچوونەوەی چکە بێ دانێکی تر بێ و مێش داوای دانێکی ترەکە دانێکی تریش و دانێکی تریش ڕێژەی لە بیرچوونەوە زۆر خێرا ئەبێتەوە ئەمە لەسەر مێش بەم شێوە بەڕاستی بە خەتەری ئیشەکات من زۆر بەشدار بوو هەبووە ئەیوت یعنی بەشداری مەکرد استفادەم ناکرد نەمەتوانی بەردەوام بوو لە خولی چالاکردنەوە هۆکارەکەی چی بوو هۆکارەکەی ئەمە بوو هەرچی ڕاهێنانیشە کرد جاروان نەیەتوانی بۆ چکە مێشکی ڕاحت بووە بێ ماوەیەکی زۆر ئارام بگرێت تا ئەمە چاکاتەوە ئەمەش نەیەتوانی کەواتە مێشکمان ئاستەکەی داوەڵێ باش چۆن کاریگەریکە سەر پارەکانمان چۆن پارەکانمان لە دەسەچێت گەنینی مێشک چۆن وامان لێ ئەکا پارە بەشمان نەکا هەژار بین ئەو شتانە بین چۆن بەڕێزم ئێوە ئەزمونتانە بابەتە دڵنیام هەیە چۆن کاریگەریەک ئەکاتە سەر پارەکانمان مەسەڵەن پارەمان نامێنێ پارە زۆر سەرفەکەی کڕینی بێ پێویستی زۆر جوانە سەرفکردنی پارە لە وردە چێژەکان بازاڕیکردنی ناپێوی سەرفکردن لە شتی بێمانە زۆر جوانە چیتر بەڕێزان چۆن وا ئەکات پارە نەمێنێ بەش نەکات کۆنتڕۆڵ نەکردنی نەفس بازاڕی ئۆنلاین زۆر پارێکی زۆر باش تەماشاکەن ئەزیزم دەسەکانتە بەپێ حەزەکان بجوڵێتەوە بەردەوام مێشک لە داواشتی بێمانەکات ئەزیزانم ئامانجی سەرەکی تۆڕە کۆمەڵایەتیەکان و مۆبایلەکان بە شێوەیە دیزانەکرێن بەڕێزانم ئەوەنە پێشکەوتووە ئێستا ئەوەنە پێشکەوتووە توانای پیشاندانی بۆ نە مۆبایلێک ئەنی مۆبایلەیە توانای پیشاندانی 1 ملیار ڕەنگی هەیە تەسەور کە 1 ملیار ڕەنگ لێرەوە ئەکرێت دەربچێت باشە دیقەیەکی زۆر بەرزی هەیە شاشەکان تەنانەت تەنێ مۆبایل هەیە بزانم تاوەکو 4-5 دقە 10 دقە شحنی لە سفرەکە ئەو کاتە سەد لەبەرەوە تۆ مۆبایلەکە نەدەی لە شەحن دوای سەعاتێ بیتەوە زوو مۆبایلەکە بدە لە شەحن بەکاری بێنەوە خێرا نەرم خۆش ڕەنگی زۆر هەموو ئەمانە ئەکا بۆ ئەوەی زۆرترین من و تۆ بەکاری بێنی حقەتەنێ من مۆبایلەکەم ماوەی کەزان چی لێ کرد یەکێ لەو تەکنیکانە بەکاربێنە هەر بەجددی سەرەتا ئەمتوانیە باوەڕ ناکەم بەڕاستی یەکێک لەو شتانەی کە ژیانی منی گۆڕی لەو بابەتە ئەویش مۆبایلەکەم بێڕەنگ کردبوو بێڕەنگ تێگەی ئێستا بێڕەنگ نێحالێ بەس بێڕەنگم کردبوو هیچ ڕەنگێکی نەوە ڕەش و سپی بوو ئەمەنە بێزار بوویتر ئەم بینی هیچ سامی نەئەتا شتەکە ئەو ملیارە ڕەنگ زۆرە وانە بەڕێزانم ئامانجی تۆڕە کۆمەڵایەتیەکان بێ بەرامبەرە لە جیانی کەپیتاڵیزم و ئەوانێشە هیچ شتێک بێ بەرامبەرنی ئەڵێ ئەگەر تۆ پارە نەدەیت ئەوە ئەبێ ببیتە مادەیەکی بەرهەمێنانی پارە یعنی من تەماشای سۆشیال میدیاکەم پارە نادەم هیچ سپۆنسەرێک ناکەم هیچ پارێک نادەمە کاکمێتا ئەویش ئەو شتان ناکەم ئیلا ئەبێ وام لێ بکە من پارە پێپەیە بکە یعنی بەڕێزان مسلمانیت هەژاری دەوڵەمەنی سەری ئەوە ناکە بێڕەحم ئەمان هاڕێت بۆیە گەنینی مێشک ڕۆەدا باشە بۆیە ئاوە ڕۆئەدا
کەواتە ئامانجی ئەوان چییە؟ ئەوەیە یعنی پارە پێیاکات بزنسە هیچ حقیقت نییە مەسەن ئەلگۆریتمەکان چۆن داهێنێت بڕۆ تۆ سێرچ بکە بۆچی بۆ مەسەن ڤیدۆی دروستکردنی بینا و باڵەخانە ئەم منە ڤیدۆت بۆ هێنە نەبێتەوە ڤیدۆیەک بێنە بۆ ئەوەی کە توزانم باسی قوڕک بکە یەک دنیا ڤیدۆ یەک دنیا پۆستوینێ بۆ هێن بۆ دایبی مناڵی بکە حەت ئەو دنیایەکە بۆ هێنێ بۆ ئەوەی پارە پێپیاکە تۆ بمێنیتەوە من بمێنمەوە باشە داتای گێژبوون عەزیزان ئەڵێ لە ماوەی 30 ساڵە بەقەدەر 5,000 ساڵی مرۆڤایەتی زانیاری زیادی کردووە 30 ساڵ بەقەدەر 5,000 ئەم تەقینەوە زۆرە وڕبوون و گێژبوونێکی عەجیب و غەریب ئینجا چی ئەەکەین لەو ئەم هەمووانە ئێمە وڕەبین یعنی هیچ مێشکمان ئیش ناکات مێشکمان پەرتەوازە ئەبێت وزە و ئەوەمان نامێنێت بەردەوام ئەبێ شتانێک بخۆین کە وزەمان پێ بدا و ئاگاییمانەوە بکات خەومان تێکەچێتەوە پارەمان نامێنێت علم نامێنێت وەرگرتن نامێنێت بێزاری بێتاقەتی تووڕێی هەموومانە زیاد دەکات یعنی هونەری سادەکردنەوە ژیان لەم ڕۆژە زۆر 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 گەورەیە زۆر زۆر گەورەیە باشە کەواتە پارەش بۆ شێوە نامێنێتەوە ئێوە چیاڵن لەسەر ئەوە باش تقریبا هاتنە کۆتایی بابەتەکەمە تەکنیکەکانی کەمکردنەوەی مۆبایل سۆشیال میدیا باشە بۆچی وتم کەمکردنەوە بۆچی نەموت وازهێنان و دوورکەوتنەوە ئەمانە بۆچی کێ ئەزانێت ناکرێت لەبەر ئەوەی لە پڕ تەرک ناکرێت بە یەکجاری نابێ چونکە ناتوانانی بەشێکی پێویستە چونکە مەحاڵە چونکە کارمان پێ سەمەنی تەکنۆلۆجیە سوود قورسە بۆ بە بەشێک لە ژیان چونکە لایانی باش وازهێنان مەحاڵ لەم سەردەمە زۆر زۆر ڕاستە بەڕێزانم ئەزان ئازیزانم سەر دەنگێک زۆر بەرزە لە ئێستاە لە ناو خەڵکیە بە تاڵی دابڕێ لە سۆشیال میدیا و دابڕێ لە ژیان و بڕۆژ و بڕۆ لادەیەکەوە بژی و بچۆ نازانم شتێکە ئەم شتانە قورسە ئەکرێ بە بۆ 0.02 خەڵکی بکرێت ڕەنگە ئەوش زۆر بێ ڕێژە بەڵام بەڕاستی ناکرێت بەڵام دەنگەکە بەرزە هەڵە نەبێ وا بکەی ناکرێ بەڕێزان ئەم شتە زەحمەتە لە جیاتی ئەوە چی ئێمە چۆن بگونجین لەگەڵ ئەم بابەتە وانییە کەواتە کەمێکەمەوە ما لا يدرك كله لا يترك كله شتێ هەمووی بەدەستنێنی هەمووی واز لێ نایەنی شتێ هەمووی واز لێ نهێنی هەمووش ناهێڵیتەوە وانییە بەڵێ کەواتە جوانە ماوە دابڕان باش ماوەیەکی زۆر لام بر مێشکم زۆر ئارام بوو کاتم زۆر بە دڵنیاییەوە کورتترین لە پڕ ناوێ کوڕێک زۆر جوان باش ئازیزان دەسەکانتان خۆش بێ ئازیزانم چەند شتێکتان بۆ پێشنیارەکەم دڵێم ئێوە ئەتوان زیادیکە یەکی لەو شتانە ئازیزانم تەکنیکی مایندفۆڵنس واتە ئاگایی زیاد دەکەیت بەڕێزانم سەیکن ئازیزان ئێستا من ئەم تەکنیەکەم بەکارهێناوە ئەچم سۆشیال میدیا کەیسە بۆ نمونە ڕێی 21:55 خەریکە بووم ئەچمە ناو مۆبایلە تاڵ پێویستم نەقم بوو بەکارمێنە بەکتەم ئەن باوەڕکە 10 دقە و 5 و 20 دقە هەر ئەڵی ئاوا ئەڕۆ ئەڕۆشتم ئاوامە کردە ئەبووە 5 خولەکە ڕۆشت یەکسەر سی چرکە مەستە ئەبێ خۆم ئیزباک سی چرکە بۆستە بسمیلە زکرێک کە ئاوای بکە سێریکە ئەکە ڕایتەوە ئاگایی زیادە بۆیەوە هەم بەکارمەهێناوە هەم 5 دقەی ترە بۆ وای بۆستمە سی چرکەی تر باوەڕکەن کاریگەریی زۆر عەجیبی هەبوو ئەو زۆر خۆت بە ئاگاهێنانەوە 5 خولەک جارێ سی چرکە بۆست ئەمێکێک لەو تەکنیکانەی ئیسفادەی لێ یەکەیت باشە یعنی ئەکرێ وازی لێنین بەڵام 5 خولەک جارێک پشوویەک بدە با مێشکە بەردەوام لە ئەکتیڤانەبی زەینی هۆشیار و زەینی نقم بوو
بەڕێزانم، لە زەینی هۆشیارە مرۆڤ ئاگایی هەیە. ئەڵێ من کاڵای ئەمە بم بەکارمێنان بەکاری بێنم باش، بەڵام کە ئەڕۆمە ناویەوە نقمە بم ئاگام لە ژیان و ئاگام لە هیچ شتێکی مێشک نامێنێت و مێش لە نێوان چالاکی بەردەوام بەبێ پچڕان وردە چێژ و دەماری وریاکەرەوەی دەماری زۆر 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 ڕا بۆ مێشکم لە هەمان کاتە زۆر زۆر ماندوو لە هەمان کاتە وردە چێژ ئەم وردە چێژان ناڵ ئەو ماندوێتێ هەست پێ بکەیت ناڵن ئازارەکان ناڵە لە بیرچوونەوەکان تۆش بەردەوام شتە لە بیرەست و ناڵە لە پێی بزانیت سڕتەکە جارجارێک کەشت بەکارێنی من خۆم بەکارمێناوە هەستم کردووە بنم لە شوێنێکی ترەوە سەیر خۆم کردووە عیبیە مەسەلەن باشەسم بۆچی ئەوەنە بەکارهێنم بۆی ساو بەکاری بێنم تێگەی جاری وایە 1:30 شەوە توزانم کاتێکە سەری فیلمێکی ڕوتەکەی بێربیر خوایە خوایە تۆ ڕەقیبی ئێستا من ئەگەر تەماشای کەسێک لام وایە تخوا ئەوەمە کرد وەڵای خوایە چیکە خوای گەورە لە ئاەتێکە زۆر زۆر جوان باسی ئەوە کا فەرمێت ئین الذین اتقوا إذا مسهم طائف من الشيطان تذكروا فإذا هم مبصرون ئەوانەی کە بە تەقوان تەقوای خوا زۆرەکەن یعنی کردەوەی بار زۆرەکەن لە تاوان خوا نەپارێزن إذا مسهم طائف من الشيطان گرۆر لە شەیطانەکان سەفەری پێ ئەبن بێ ئاگای ئەکەن ئیخن ناو تاوانێکەوە تذكروا یەکسەر بە ئاگا دێنەوە ڕێک باسی ئەماکات فإذا هم مبصرون هۆشیاریان بۆ گەڕێتەوە لە بێ ئاگایی بیت یەکسەر خۆت هۆشیار بەرەوە لە هەر حەڵەکە تاوانە بووی وەرە هۆشیار بەرەوە ئەمە بەچی ئەم هۆشیاری زیادەکەی کە ئەزانی لەو ئاەتەوە ئەم هۆشیاری بەچی زیادە بێتەوە باسم کرد یەکسەر خوای گەورە تەکنیکەکەی باس کردو یعنی چارەسەرەکەی پێشوەختە باس کردبوو چی بوو یەک وشە تەقوا ڕەحمەتی خوای گەورە من و ئێوەش تووشی تەقوا بکە داوا لە خواکەم ئازیزانم هەر کەسێ لە خوا بترسێ ترسی هینە دێوێشتێ ئێمە لە دایکمانە ترسین ئەڕۆی بۆ لای دایک بە لە باوک لە باو لە شتێکە ترسی ئەڕۆی بۆ لای وە شەرم لە خوا بکە هەست بە جوانی و گەورەی ئەو زاتە بکە خوا تەقوای پێ ئەدە ئەم ئیحساسە تازەی کەرەوە هەستی ترسان هەستی ڕەقیبی ئاگای خوا هەستی شەرم لە خوا زۆر جوانە زۆر چونکە ئێمە بەردەوام ناکرێن منافق بین بەهۆی خەڵکەوە ئیشکەین و ئیش ناکەین بەس خوا نبینە منافق ئەبینە ئیماندار تێگەین زۆر خۆشە بەڕێزانم ئەڵێ لەگەڵ خوایە 1000 گوناه و 1000 غەڵە یەک تۆبە لەگەڵ مرۆڤەکانە 1000 چاکە 1000 جوانی یەک خەڵەت قوڕەکە بەسەرتە باشە کاتە لەوە ئاەتەوە ئەتوانین چی بکەین زەینی نقمبوو بگۆڕین بۆ زەینی هۆشیار دەرچم لە بابەتەکە لە شوێنێکی ترەوە سەری خۆم کەمەوە باشە لە زەینی هۆشیار ئازیزانم ئەتوانی زۆر زۆر ئیسفادە بکەی زۆر زۆر یەکێتر لەو تەکنیکانە ئازیزانم ئەویش چییە تەکنیکی پۆمۆدۆرۆ تەکنیکێک بۆ سەعیکردن و ئەمانە بەکاردێ ئەڵێ تۆ 25 خولەک بخوێنە 25 خولەک ئەخوێنی قورئان ئەخوێنیتەوە شتێکی 25 خولەک 5 خولەک پشوو بدە ئیتر بڕۆ ئاو خۆیت نوێژەکەی سەر ئاوەکەی مۆبایلێ شتێکی بیکە دواتر یەکسەر نێڵی بگێتە 6 خولەک یەکسەر بگەڕێرەوە 25 خولەکەی تر خەریک بەرەوە ئەم بڕۆرەوە سەری 5 خولەکی 25 بۆ نمونە چەند پۆمۆدۆرات کرد لە ڕۆژێکە تۆ بەکاری بێنە چەند پۆمۆدۆرۆ من بەرهەمدار بووم چەند پۆمۆدۆرۆش لە مۆبایل دوورکەوتم زۆر خۆشە چەند بۆ چەند 25 خولەکی ئێستا بۆ نمونە ئەگەر کەسێکمان هەبێت 2 پۆمۆدۆر 2 25 خولەکی دوورکەوتە مۆبایل نزیکی 50 دقیقە بۆ سەعاتێکەکە زۆر وەڵی بەڕێزانم لەسەر خۆت ینی من کردومە زۆر چێژ باوەڕکە زۆر مرتاح بوومە سەعاتێ مۆبایلەکەم بە ژوورێکی تر داناوە لە ژوورێکی تر لە دووری خۆت تا ئەڕۆیت مۆبایلەکە بێنیتەوە زۆری پێچێت بۆیە بیرەکەیتەوە جاری وڵی باشە بۆ بیکەم توخوا چەند خۆش بوو چون 25 دقیقە قورئانم خوێندەوە
بس 5 دقة كتێب کاکە بی واز کرد سەر خۆ بڵێ ئەم 25 دقة من کتێبە خوێنمەوە ئەم کتێبە کورە سیرەکەی من چەند مانگە بە تامە زۆرۆی ئەم کتێبم نەخوێندوێتەوە دواتر هەڵ بدە یەک ئاوا دەفتەرە شتێک کتێبێ هاوەکو ئەمە وەرەشت بنووسەرەوە لە کاتیەوە فکر زۆر بۆ دێ بنووسەرەوە خەریکی کتێب خوێنیشت بنووسەرەوە قورئان خوێنیتەوە بنووسەرەوە 25 دقة بەڵە سەری ئەو ڤیدۆ گرنگە ئەەکە 5 دقەتر بڕۆ بە خۆت خەریکی چێبی باشە ئێستا شتێکی زۆر جوانیشتان پێدەم لەسەرەوە ئەتوان جێبەجێ بکەن باشە ئەتوانی تەکنیکی یەک ڕۆژیش بەکاربێنی لە هەفتەیەک ینی بۆ نمونی یەک ڕۆژدا بنی ئێستا بۆ سێشەممەیە بڵێ پێنجشەممە هەڵ ئەدەم کەمترین مۆبایل بەکاربێنم ئەها وەلەو ڕۆژەیە ئەو ئیشەی حەزم لێ حەسەکەم ئەو ڕۆژە بە تایبەت دابنیم بۆ قورئان لەبەرکرد ئەو ڕۆژە بە تایبەت دابنێم بۆ کتێب خوێندنە ئەو ڕۆژە دائنێم هەموو ئیشەکانی ماڵەکەم تەماشا ئەەکەی ڕێژەی بەرهەمداری زۆرە بێتەوە بەڵام تر لەو ڕۆژە هەڵدەی کەمترین مۆبایل بەکاربێنی یەک ڕۆژدا بنێ بە کامڵی ئەو ڕۆژە بەتاڵی دابنێ بۆ بیرکردنەوە بۆ شتێکی گرنگ دواتر دەتوانانی بیکەیتە 2 ڕۆژ لە هەفتەیەک بەڵێ لەم 2 ڕۆژە زۆرترین خەریکی خەومە بم هەوڵدەم زۆرترین لە مۆبایل دوورکەومەوە یەک ڕۆژیان دوور دواتر هەڵدەی 3 ڕۆژ دواتر 4 ئەتوانی زیادی بکەیت دڵنیام ئەزموونتان هەیە لەسەر ژینگەیەک دروست بکە ئاسیزان باش چۆن ژینگەیە دروستکەم ئێوەتوان پێشنیارم بۆ بکەن بەڕێزان ئێستا من وەکو خۆم دوێنێ لەگەڵ مامۆستایەکی عەزیزە ڕاهێنەرێک بوو قسەم کرد وتم من حەز دەکەم ئیشێک بکەین بۆ ئەوەی لە بەکارهێنانی سۆشەڵ میدیا دوورکەوم یا مۆبایل دوورکەومەوە تێگەن لێم ئەی ئێوە چۆن پێشنیارەکەن ژینگەیە دروستکەین بۆ ئەوەی ئەم شتە کەم بکەینەوە چی بکەین بەڕای ئێوە من حەز دەکەم شتی عەمەلی چکە من خۆم جێبەجێ یەکەم حەزم لێیەتی یعنی هەوڵی بۆ ئەدەم چۆن ژینگەکە دروستکەم ئەنی من ئێستا ئەڵێ مۆبایل واز لێبێنم ئەڵێن فلان بەڵام ها کۆبوونەوەی خێزانی کەواتە لە کۆبوونەوەی خێزانی مۆبایل بەکارهێنم لەگەڵ زۆر جوانە لەگەڵ کۆمەڵی هاوڕێیە چاڵنجەکەی وەڵڵاهی بەڕێزان یەکێک لە گەورەترین نیعمەتەکانت 2-3 هاوڕێ چەند هاوڕێک بدۆزیتەوە بتوان ئەو چاڵنجە بەیەکەوە بکەن خۆ بەتەنەوە ناتوانانی یعنی کەمێک سەختە مرۆڤ هەموو شتێک باشتان پێ بڵێم ئەزان سەیکانیز ئەزان بۆ لەم ڕۆژە ئەوە زۆر بەکارهێنانی زۆر بۆتەوە لەبەرەوەی ئاسانە و لەبەرەوەی لە کۆمەڵگا داتەبڕێ کە منی دابڕی زۆرتر خەریکی ئەوە بم دروستکردنی دەرسێک بۆ نەقورانە بەکارهێنا زۆر جوانە بارەکەڵڵا کەواتە چەند هاوڕێیەک 2 هاوڕێ 3 بێ 5 بێ 10 بێت گروپێکی شەخصی دروستکەن تایبەت دروستکەن یاڵە جەماعەت بزانین ئەمڕۆ کێ زۆرترین بەرهەمدار بوو باشە زۆر چاکە چونە دەرەوە لەگەڵ هاوڕێیان وەکەوە ئەەکەین یەکەم جار بڕیاری ئەوە ئەدەین کە کەسمان خەتی پێ نەبێت وە کتێب ئەبین بۆ چەند سەعاتێک خەریکی ئەوە ئەبین زۆر جوانە یەک ڕۆژدانێن بڵێن لەگەڵ هاوڕێکانە ئاواکەین خەت قەدەغێ خەت بەکاربێن ئەم ڕۆبزانی چیەک یەک ڕۆژدانێ بۆ نمونە یان ڕۆژانش بێ ئەبێت گروپی شتێکتان ئەبێت کارەکان لە چوارچێوەیەک بێ دوور بێ لە مۆبایل زانێری وەرگێ لە کتێب چۆن ئەوە بکەین خۆی وایە سام ناونیشانانمە ژینەکانتان زۆر جوانە چۆن وا بکەین ئازیزانم یەک سڵایدی ترم ماوە بێزگە لەمە شتێکی بەرهەمدار بۆ خۆم دروستکە مەسەڵەن من بۆ خۆم چیم کردووە مینێکی وام داناوە ئەمڕۆ چەند پۆمۆدۆرم خۆی وتم پۆمۆدۆرە بۆ چییە بۆ سعی و خوێندن و شتی وایە بەڵام تۆ بۆ ژیانی خۆ بەکاری بێنە ژمارەی پۆمۆدۆرەکانم 1 25 خولەک 5 خولەک پشوو 25 خولەکی تر 5 خولەک لە چیدا ئەم پۆمۆدۆرەم ئەنجامدا لە کتێب خوێندنەوە لە وەرزشکردن لە ڕێخستنەوەی ماڵ لە سەردانی لە کاتەکە تەنانەت بەڕێزانم بۆ نمونە بەکاری بێن لێرەیە بنووسە پۆمۆدۆرۆم کرد لە تەنها لە فەیسبووک مەسەلەن تێگەن لێم بڵێ کاکە ئەوە دامنا بۆ قەبر و قیامەت 25 دقە تاوا خەریکی فەیسبووک بوو
تێگەن لێم بەڵام لەو 25 دقە زیاتر مەیەڵە زۆر 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 ئیسفادەیە بێ زۆر زۆر گرنگەوە شتەکە بنووسی ئازیزانم باڵانسی ئیمانی و کەسی پڕکەرەوە زوو زوو یعنی زۆر زۆر خۆشە ئیمڕۆ چەندێک من خێرم بۆ قیامەتی خۆم کرد بۆ نەوەکان و مناڵەکانە بۆ کەس و کارە ها زۆر زۆر گرنگ کەواتە شتێکی وا دروست بکە بنووسە بە خۆت چەندێک ئەمە دەزانم چەندێک ئەنجام بدە ئێمە چی بۆ ئەەکەین لە بەها ئازیزانم لە بەها ئینشاءالله ئێمە بۆ ماوەی 2 هەفتە چالاکی ئەوکە ئەم ژینگە کە باسم کرد هەوڵدەی ئەم ژینگەتان بۆ بخڵقێنین بۆ دروستکەین ژینگەیەک دروست بکە و هەوڵەدەین ڕاهێنەر و چارەکاری دەرونی ئەمانە باسی ئەم بابەتانە بکەن سوودیەک شتێکتان بۆ باسکەین ئینشەڵا لە ماوەی 2 هەفتەیە لە 15 دەست پێکن تایەکی 6 2 هەفتە هەوڵەدەین بەکارهێنانی مۆبایل و ئەمانە زۆر کەمکەینەوە گۆگڵ فۆرم و شت دائنین ئەوانە بزانین لە ماوەی 2 هەفتە ئەنجاممان چۆنە چەندێک چوێنێتە پێشەوە چەندێک ئیسفادەمان کردووە زۆر زۆر دڵخۆشە بی 2 هەفتە لە ژیانم زۆر بەرهەمدار بووم ئەلحەمدولیلا چەند خۆشە دڵ مۆبایلەکەم بەکارهێنا تێگەن ئینشەڵا لە 15 لە 2 ڕۆژی داهاتوە دەست پێەکەین چیتر پێشنیار بۆ دەرباز بوون لە گەنینی مێشک خۆلی چالاکردنەوەی مێشک ئازیزانم یەکێکە لەو خولانەی کە بەڕاستی مێش چالاکە کاتەوە و ئەبۆژێنێتەوە ئەوەنە ڕاهێنان و ئەوەندە فکرە و ئەوەندە شتی جوان پێشنیارەکەین و ڕاهێنانتان پێکەین بە ڕێژێکی زۆر باش لەوە دوورەکەویتەوە زۆر بەشدار بووە بۆ ئەو ئاڵوودەی سۆشیال میدیا بوومە ئاڵوودەی ژیان ناخۆشی بەڵام هاتوومەتەن خۆلەوە دڵخۆشیم زیادی کردووە مۆبایل بەکارهێنان و کەمی کردوێتەوە تەرکیزم بەرز بۆتەوە بە بیراتنەوە بەرز بۆتەوە یەک دنیاشتی خولی کۆنتترۆل و ڕێخستنەوەی خوو هەر لە ئاوات ئەکادمی ئینشاءالله ڕەنگە لە سەرەتای مانگی 6 بیکەینەوە ئەتوانم بڵێم یەکێکە لەو خولانەی زۆر زۆر سوودی لێبین چۆن خۆەکان کۆنتترۆلکەم چۆن ڕێکی بخەمەوە چۆن مێشکم دووبارە دابڕێژمەوە چۆن پێویستە دەرونیەکانم بزانم کۆمەڵ ڕێشتی زۆر گرنگ و جوان ئەوەی ژینگەیەکی تایبەتە ئەنجا لەگەڵ یەکە ئەتوانن خوی جوان پێشنیارکان ببێتە منافسەیەکین خولی کۆنتترۆل ڕێخستنەوەی خوو ئینشاءالله لە ئاوات ئەکادمی سەرەتای مانگی 6 ئەیکەینەوە باشە زانایان و بەڕێزانم پزیشکان ئەڵێن تەواوکاری خۆراکی بەکاربێن بۆ چالاکی زەینی و خەوی باشتر یعنی بۆ نە ئۆمیگا سێ ڤیتامینەتەکان کانزاکان وزە و تااقەتە زیادەکە توانای مێشکە زیادەکە بۆچی؟ بۆ ئەوی زاڵ بیت هەنی ئینسانێ بەڕێزانم ناتوانێت بەجددی زاڵ بێت بەڵام ئۆمیگا سێ و زەیتۆکە باشەکان و چایە باشەکان و خواردنە باشەکان قووەت ئەدەنە مێشکت بۆ ئەوی هەم ئارام بێتەوە هەم خۆڕاگر بێت من ڕووی زانستیەوە لەسەر مێنراوە ئەو خواردنە باشانە بخۆیت مێشکت توانای باشە بێتەوە و نەجاتێ بێ لە گەنینی مێش لە کۆتایی عزیزانم زۆر زۆر خۆشحاڵم لە خزمەتانە زۆر زۆر سوپاستان دەکەم ئێوە کەسانێکی زۆر زۆر تایبەت بوون کە توانیتان ئەم مودەتە زۆرە لەگەڵام بابەت هەبن دوعای بەختەوەری سەرکەوتتان بۆ ئەەکەم یەخوا نمونەی ئەوە زۆر بێ منش زۆر سوودم لە بەشداریکردنەکانتان بینی ئینشاءالله هەوڵەدین بەیەکەوە کۆمەڵگا و کۆمیونیکیشنێکی زۆر جوانی بەهێز دروستکەین پڕبێ لە بەرهەمداری پشت بەخوای گەورە دوعا بۆ یەکترەکەین پێشنیاری جوانەکەین شتی باش دێنە یەکتر ئینشاءالله خۆشحاڵ مەزیانم دەستەکانتان خۆش بێخوا ئەگەر کەسێک لێ پرسیارێ بوو خۆشحاڵم گەریش ناتوانن ئیساحەتی خۆتان وەرگن ئینشاءالله و ئەم ڕۆشنبیریش بڵاو بکەنەوە تکایە ئەم ڕۆشنبیریە بڵاو بکەنەوە بەناو هەموو شارە لا إله إلا الله اللهم صل على نبينا محمد ماوەسا توانین لەسەر چالاکردنەوە کەمی قسە بکەین لە خزمەتتانە کێ ئەتوانێت لەسەر هەر شتێک لەو خولە لەو شتانی باسم کرد توانێت قسە بکات من لە خزمەتم بۆ دایکێک کە مناڵی بچووکی هەبێت ئاساییە بۆ مناڵێکی بچووک تەیە بڵێ ئەم 25 دقە دەستم بە مناڵەکەەوە کتێبێکی خوێنمەوە دەستم مناڵەکەوەیە و گوێلەشتێکی بەسوو دەگرم هەر لە مۆبایلەکە لە تەلە زۆر ئاساییە ئەتوانی بخوێنیتەوە قەیچەکە مناڵەکە بڕێ بەس خەریکی بە لەگەڵیە بەکارهێنانی مۆبایل بۆ کۆرس دەچێتە قاڵبی دەچوون لە چاڵنجەکە نانا ئەوە نابێت
سیکن بەڕێزانم شتی زۆر قورس دامەنێن بۆ منە ماڵێ من خۆم شتانە کردو زر ینی نەمتوانی بی بەمە سەر وەڵام بە هیچ شێوە مۆبایل بەکارنە ناتوانانی بەڕێزان بڵێ بۆ نمونە سەعات بۆ نمونە دە بۆ 11 مۆبایل بەکار ناهێن ئەمە زۆر باشترە باشە مەسەن لە دوای سەعات دەونیوە هەوڵەدە مۆبایل بەکارم دەونیوشەوە زۆر باشترە سعاتی جارێک مۆبایلەکە لە خۆم دوورەخەمەوە خەریکی ئیشەکە بم یاڵت جەماعەت من هەوڵمدا ئەمڕۆ 3 ساعت و نیو لە مۆبایل دوورکەوم ئێوە چەندێک بوو شتێک کە قابلی جێبەجێکردنێ وردە وردە کەم 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 باوەڕکە زۆر زۆر شتە پێشەوە لەوەی کەشتی زۆر زۆر قرس بڵێ کام بەرامە مەژغوڵەکە سوۆشیال میدیا ستیلیتیکە زۆر زۆر ڕاستە یعنی پێویست ناکەەوە نە تیکتۆکە ئینستا سناپچاتە فەیسبووکە دنیا دوو دانە بێڵیتەوە زۆر زۆر باش کاکە برا دوو هەفتە بپارێ نەخێر هەر لە کەناڵی بەها کەناڵە عامەکەی بەپارە نییە زۆر زۆر سوپاسانەکەم یەخواسە بەرز و سەلامەت بن ئازیزانم کۆرسی یادگە کۆرسی چالاکردنەوەی مێش تەنها یادگە نیە دووسێ تەکنیکێک پێ پرۆگرامێکی 8 بۆ 10 هەفتەیە ئەتاکەن ژینگێکی زۆر زۆر باشەوە کۆمەڵک هاوڕێت ئەبێت ڕاهێنانەکەی چاڵنجەکەی منافەسە ئەەکەی تەکنیکی مێش تەکنیکی ئیسراحات تەکنیکان هەسدان خواردنە باشەکان دنیاشتی باشی تەیە هەر لە ئاوت ئەکادمی یان لە هەر لە کەناڵی بالار کامێکیان پرسیارکەن زانیاریتان پێدەین لەسەر بەشداریکردن کە ئینشاڵا گروپی نوێ لە ماوەی داهاتووە بێ خشتەکە خانی سێم دەست خۆش بێ خشتەکە خانی سێمی ئەتوانی سوودەکانە بنووسی ئەو پۆمۆدۆرێتکە چی چەند هەستێکی خۆش هەبوو نەبوو چی بەدەستێنا تووڕەبووی بێتاقەت بووی سوودت بینی شت بنووسەتیە دەست خۆش بێکارێکی جوان ماڵستا پشت کێشان ناکەی پشت کێشان چییە زۆر زۆر سپاستان دەکەم ئەو کۆمنتە جوانەتان نووسیوە خانمونە ئێوە زۆر بێزیزانم ئاسە تکایە لا إله إلا الله تکایە چارەسەری ئالوودەبوون بە پۆڕن چییە چارەسەری ئالوودەبوون بە پۆڕن وەڵاهی بەڕێزانم ئێناڵم خولێکمان هەیە کۆنتڕۆڵ و ڕێخستنەوەی خووەکان تر پۆڕنە ئیسیمنایە بەکارهێنانی مۆبایلە کات کوشتنە نادا و شتانە هەمووی ئەوانە ئەکری لەوە زۆر وەڵام وەرگیت ئێستا من ناتوان بە یەکشت بڵێ باشە چووکە جاری وایە کەسی وایە ئالوودەی پۆڕنە بە ئالوودەی قومارە بێ هۆکارێکی ئەوەی هەیە بەها لە ژیانیان نییە مانایە لە ژیانی نییە سیستەمی دەماری مێشکی تێک چووە پێویستەکانی خۆی نازانێ دوور لە ئێوە جاری وا کەسی وایە بەهۆی چیەوە تووشی ئالوودە بن بەهۆی درۆکردنەوە درۆکردن تووشی ئالوودەی دەشتێکی تراکە وانە یخۆ من هەر ناکەن بەڵام تەقوای خوای گەورە بکە واز لەو شتانە بێنە کاکەڵێت بەست نازانم چۆن دیێ ماوەسەیان توخوا دوای خەبەت دوای امتحان ئینشاءالله ئەو کاتە قسەی لەسەرەکەین کۆرسی خووەکان 3 بۆ 4 هەفتەیە وا هەروانەیە کاتژمێرێ بۆ کاتژمێری و نیوەکە بێت هەرەوە نابێت چالاکردنەوەی مێش ڕێخستنەوەی ژیان الحەمدولillah سوپاسمان زۆر زۆر سپاستان دەکەم ساوین خان سەیرکردنی فیلم دەچێتە خانەی مێشک هەیە بەردەوام مەسەرەن زوو مەسەن خۆی گەنینی مێشکەڵێ و کەسان تا سی چرکە تا خولەکێک ناتوان لەسەر پۆستێک ڤیددیوەک شتێک مێننەوە بەڵام کەسێک کاتژمێر و نیوەک تەماشای فیلمێکی بەسوود دەکا ناچێتەوە خانەوە تێگەن لایلە چۆن واز لە خەوی بەیانیان بێنین ڕەنگە هی ئەوە بێت کە شەو زووتر بخەوی باشە زۆر زۆر سپاستان دەکەم ئاهێن خان سەلامەت بنێخوا کۆرسی چالاکردنەوە نایە بە دەواازەیە بۆ ژیانێکی الحەمدولillah ماسەڵ زیاتری مۆبایل بەکارێن بۆ ئەوەیە گوێ لە قورئان بگرن و شوێن داێنێن زۆر باشە بۆ نەتەوە مۆبایلەکە بەکاری لە شوێنێک داێنێ ڕۆی ئیشێکەکەی
بەڕێزان مۆبایل بەکارهێنا جیاوازە لەوەی مۆبایل بەکارمە بێنێ هەیە مۆبایل بەکارەهێنێ هەیە مۆبایلەکە بەدەستێتی بەس مۆبایلەکە ئەو بەکارەهێنێ ئەو دوانە جیاوازی هەیە زۆر زۆر سپاس خی گەورەی ئەوش پایدار کە مەمنونی هەموو دوعا و قسە جوانەکانتان گەورەی لوتفی خۆتانە کاکە برا بۆ لە بەرکردنی قورئان بە شێوەیەکی جوان و ورد واتە کاتێ دەیخوێنی وشەکان بێتەوە پێش چاو خەیاڵات چ ڕێگەیەک باشە کرد تێبینی و خێر وەڵی کاک عەبدوڵڵاگیان ئەوە یەک ڕێگا یەک شت نییە بەڕاستێکی ئەگەر ئەوە هەبوایە ئێمە خولێکمان نەئەکردەوە 8 بۆ 10 هەفتە بخایەنێت ئێستا ئەپدەیتی تەواومان کردووە بەشداربووەکانی پێشوو بێنەوە ئەڵنەوسەوە هەموو گۆڕانکاری ئەوە پرۆسەیە ئەوە بە یەک قسە نییە ینی من بڵێم جاخۆ هێر ئەوەیە چۆن شتەکە بە جوانی وەرگرم بڕاتە مێشکم خەیاڵەکەم بەبیر بێتەوە خۆی هەروارە قسەیە بەس پێویستی بە زۆر ڕاهێنان و پرۆسەی ترە تا هەموو مێشک خێرا و چالاک بێتەوە بەبیرت بێتەوە زۆر باش عزیزانم دەستەکانتان خۆش بە سۆسە خۆشحاڵ بووم یەک کەس دەستی بەزۆ کردوێتەوە سارە فەرمونون باشترین ڕێگا ئەتوانم بڵێم خێراکردنەوەی مێشکە بۆ وەرگرتن و بەبیرهاتنەوەی مێشک ئەوە وە تەرکیزی بەهێز و بەرز ئەکری ئەوە باشترین بێت بەس ئایا چۆن ئەمە بکەیت ئیتر ئەو تەفاسیلی هەیە وم چەند ڕاهێنان ووانە و شتێکی لەوانەمان پێشکەش کردەوە بەڕاستیەکرد فیردەوسخان وەڵاهی ئەگەر دابڕاویت لە ئاستیەکەوە دەست پێ بکەرەوە ئەگەر ئەڵێ بەشداری ئاستێکم کردووە چکەیسا ئەبدەیتات و گۆڕانکارێکی باشمان کردووە ئەتوانن لە ئاستیەکەوە بەشداریکەنەوە السلام عليكم مامسا. عەلەیکە سەلام وەڕەحمەتوڵڵاه سارەخان سلامت بێ ئەخوام مامسا من پرسیارێکم هەیە من ئێستاکەم یعنی هاکو بڵێ تووشی مشکلەیەک بوویمە ناتوانم بە تەواوەتی ڕای خۆم دەرببڕم ئێستا مەسەلە من پرسیارێکم لە تو هەبێ ناتوانم بە تەواوەتی مەبەستی خۆم دەرببڕم تو بڵێ ئەمەشیانی یەکێک بێت لە هوکارەکانی گەنینی مێشک و یعنی کو بڵێ سارەخان سەیریکە یەکێک لەو شتانەی کە بۆ نمونە مۆبایل و سۆشیال میدیاوەمان لێ ئەەکەن ئێمە پەنگ خواردوو ببینەوە و هەر مێشکمان ئیشکات تێگەن لێم بەڵێ یعنی تۆ واکات لە ژوورێکا بیت لە ماڵەوە بیت لەگەڵ خۆتا زۆر قسە بکەیت لەگەڵ مۆبایلەکە زۆر هین بکەیت چات بکەیت هیچ دەربڕینێکت نەبێت تێگەی بەڵێ بۆ چارەسەری ئەمانە بۆ نمونە ئێمە یەکێک لەو چارەسەران لە خولی چالاکردنەوە باسی ئەەکەین خوێندنەوەی یعنی تۆ کتێبەکەیێنی یا قورئانە هێنی باشە وەرە بەدەنگی بەرز بەڵام بە خێراترین شێوە بخوێنەوە دێشی تێنەگەی قینە بەس بەدەنگ بخوێنەوە باشە ئەو هەموو کبت و شتە پەنگ خواردووە دەرەکەیتە دەرەوە سەرهی وزەیەکی ترت هەیە ینی زۆر بەشداربوومان هەبوو و توێتی من نەمتوانین لە مەجلیس هیچ قسەیەک بکەم قسەیان پێ کردممە خۆم سوود بوومەتەوە نەمتوانێت هیچ بڵێم شتە ناخما بۆ نەمتوانی ئەم شتانە زۆر بوو و توێتی ئەم ڕاهێنانە ئێستا زۆر مرتاحم زۆر قسەکردنم چالاکە ڕەوان بێژم تەرتیباتم ئەمانە بوومە ئەتوانی ئەمە وەکو ڕێگایەک بەکاری بێنیت ئیسفادەی لێ بکەیت و بێکی تریش لەوانە زیرەکی کۆمەڵایەتی زۆر بکە ینی تێکەڵی زۆر خەڵک بڵێ بکە و مەترسە لە دەربڕین مەسەڵەن جاری وایە قسەیەکە زۆر بیرەکەی تۆ بیڵێم نێڵێم باش بێ خراپ بێ پێم پێ ناکەن یەکسەر بیڵێ هیچ نییە خەڵکە زۆر قسەکە تۆش باکێکی لەوانە دەریبڕی لەناو پۆلایت لەناو مەحازەڕی زانکۆیت پرسیارێکە بۆ دەوەنە بیر مەکەرەوە بیکەم نیکەن چکە هەتا کۆنی بکەی لە مێشتا کۆنی بکەی سێرەکەی ئەترسی بیتی یەکسەر دەست بەس کەرەوە بیڵێ یەکسەر بیکە بەسوود بوو بێسوود و کرۆ خەڵکە بۆ مێشکی زۆر لە بێسوودی ئاسۆڕێتەوە بەڵام تۆ شتێکی گرنگەڵی یەکسەر بیکە ئەم ڕاهێنانەوە ئەم تێکەڵکردنە و تێکەڵیکردنی خەڵکو ئەم کتێب خوێندنەوە بە خێرایی و بەدەنگی باش وا لێ ئەکات تۆ هاوتم ئەو پەنگ خواردوێ دەربکەیت مێشکت فێر یاحاز وەرەگرێ بۆ دەربڕین دەنگ خۆ تۆ لە مەشکی خۆتە جاروێ جواب بدەیتەوە بەس نایەتە سەر زمانت بەڵێ تاوا مامسا تێگەیشت دەست خۆشی مامسا سەلامات بێ سلامت هیوای سوود سپاس ڕازی
يعني نياز خليل فەرموو لا إله إلا الله بێخاڵی نووسڵە مامۆستاکیان ئەو سەیتە بە چەند ڕۆژ وەڵڵاهی هەیە بە 2 ڕۆژ کاریگەری هەبووە هەیە بە هەفتەیەک هەیە بە 2 ڕۆژ بەبێ کەسێک. السلام عليكم ماوسا. عەلەیکی سەلام وەڕەحمەتوڵڵاه الله. طيب ماوسا بس پرسیارێکم هەبوو من خوێندکارم بەس ئەمەوێ بۆ نمونە ینی کاتێک کە بەندێکی بۆ نمونە زیندەوەرە ئەخوێنم ینی سەرەتاوە دەست پێکەم بۆ نمونە تا ئەگەمە بۆ نمونە دووسێ لاپەڕەی کۆتایی لەو دووسێ لاپەڕەی کۆتاییە ئیتر تااقەتم نامێنێت تەواوی بکەم ینی بۆ نمونە ئەگەر من جارێک تەواوی بکەم بە یەکجار هەمووی تەواو بکەم ینی بۆ جارەکان تر ئەتوانم بۆ من ئەم ڕیکۆردە بشکێنم لەگە خۆما ینی هەموو جارێکە دەستم پێ کرد تەواوی بکەم چۆن بتوانم ئەم بکەم؟ خۆی یەکێک لەو شتانە ئەوەیە کە تۆ یاسایەکمان هەیە لە ڕووی مێشکەوە ئەڵێ work expands to fill the time. مەسەلەن تۆ ئەڵێ مەبەستی ئەوەیە یاساکە گە بیکەمە کوردی ئەڵێ کار زۆر ئەبێت بۆ پڕکردنەوەی کات کار زۆرە بێ ئەکشێ بۆ پڕکردنەوەی کات یعنی تۆ ئەڵێ ئەو بەندەی زیندە مەسەلەن عادەتەن بەندێکی زیندە بەسەنێ تەواوەکەی مثلا وەکو این بڵێن تەخمین والله تقريبا 2 ساعات 3 ساعات ئاوها 2 ساعات 3 ساعات کاتێک ئەڵێ ئەمەوێ بەندێکی زیندە تەواوکەم ڕەنگە لە نیو ساعاتە تااقەت نەمێنێ و واز لێ بێن تۆ بڕۆیت ڕەنگە 5-6 ساعاتیش ببە بەڵێ چکە تۆ ئەمەیە تەواوی بکە بەڵام کاتێک ئەڵێ 3 ساعات ماوەیەکی زۆرە بە هەمان شێوە مێشک بەم هەموو تەرکیزە بەرگە ناگرێت تۆ مێشکی تۆ یا مێشکی من بە سۆشال میدیا بە زۆر بابەتەوە زوو چێژ وەرەگری پاداشت وەرەگری تااقەتی نییە 3 ساعتی چاوەڕێ بکە کەواتە ئەمەش غەڵەت نابێت بەڵێ زۆر قورسە بەڵام ئەگەر تۆ بێیت تەکنیکی پۆمۆدۆرە جێبەجێ بکەیت بڵێ من 25 خولەک ئەخوێنم دواتر 5 خولەک ئیستراحەتەکەم 25 خولەکی تر خوێنەوە 5 خولەکی تر 25 خولەک 5 خولەک بەمە تۆ 120 خولەک لە سعیکردن بردەسەر 100 خولەکی خوێندن بوو 20 خولەکەی پشودانش بوو باش مێشکی تۆ بەرمەجە ئەبێ مێشکی تۆ تحملی 25 خولەکی هەیە بەرگە بگرێ بەس تحملی 30 خولەک ناکە کەواتە کاتەکەت بۆ مەحدود کرد باشە ئەم کات مەحدودکردنە زۆر باشە دووەم کە کاتێک مەحدودەکەی مۆبایل و تەرتیبات دوور خەرەوە ئەمە یەک دووەمیشیان ژمارەی لاپەڕەکان دیاری بکە مەڵە لەم 25 خولەکە بزانە نیو بەندەکە هەمووی تەواوەکەم نە بڵێ لاپەڕێ ئەوەنە بوو ئەوەنە بە باشی تەواوەکە اینجا ئەکەویتە منافەسە لەگەڵ هەر هەموویە بە باشی تەرتیبات خەریکی ئەوە ئەبیت هەڵدە 5 خولەکی ئەخیریش بۆ پێداچوونەوە بزانە کتێبەکە دابخەی ئەتوانێت ئەو لاپەڕانە وەڵامی خۆت بدەیتەوە بۆ نمونە تێگەی کەواتە کات بەش کە زۆر ئیسفادەی لەکەی لەوەی کە بڵێ ئەوەنە سەعات یا ئەو بەندێک تەواوەکە وڵام ماوسا تەکنیکی پرۆمۆدۆرە بەکارێنم بەس هەستاکەم یعنی زۆر بۆتە ڕۆتین بیگۆڕ یعنی ژماری لاپەڕەکەم مەکە ڕۆیسە بۆ نمونە تۆ ئەڵەی پۆمۆدۆرە 25 دقه لە 25 دقه چی ڕۆدا تەرکیزم ئەبسڕە تااقەت من بۆ تااقەت نامێنێت چی هۆکارێ تااقەتی بوو بێ تااقەت بوو تااقەت ناوە مۆبایلەکە کاتە مۆبایلەکە دوور خارەوە تێگەی یعنی پێویستی بە ئیرادەی خۆتە ئیلا ئەبێ لەسەر ئەوە بمێنمەوە ئیلا بێت تەواویکەم وەڵا ئەمە ڕۆتینە و ئەمە پێڕات ئەو قسانە نایخوا من ئەبێ لاپەڕی بۆ ئەوە تەواوکەم و بیرکەرە تۆ ئەمەی خوێنی مەسەن ئەمە لە ئیمتحان دێتەوە من زۆر پێویستە بەم شێوە بیرکەمەوە لە ئیمتحان ئەمە دێتەوە اینجا لە کاتی ئیمتحانە ئیسفادە لە چیەکەی ئیسفادە لەگە بڵێ بێزار بووم بێت تاقەت من ڕۆتین بوو یان ئیسفادە لەوە کە شتەکەت بە جوانی بەبیر هاتەوە ئیسفادە لە کامیانە ئیسفادە لە کامیانە حتممانە تاو کاتە تۆ ئەوە بێنەوە پێش بیری خۆت بەڵێ دەست خۆش ماوسا دڵە خۆش نیازخانە خزمەتە لا إله إلا الله فەرموو کاک ئەلەند کاک عەبدوڵڵاگیان لە ئاوات ئەکادیمی بڵێ پۆلی چالاکردنەوەی مێشک بەشداری ئەوە بکە ئینشاءڵڵا هەموو زانێرێکە پێ ئەدەن ماوەساییان سەلام عەلەیکوم
عەلەیکە سەلام کاک ئەلەندیان. مامۆستا من زەیتی VIPەکە کە سەرەتا بەکارمێنێ ینی زۆر هەستم بە گۆڕانکاریە کرد بەڵام سە ماوەیەکی زۆرە بەکارهێنم هەستەکەم وەک سەرەتا نییە. کاک ئەلەندیان مەسەڵەن ئەم زەیتە ئیش ئەکا بۆچی بۆ نمونە مێشکی مەسەڵەن کاریگەریەکەی چۆن بووە سەرەتا هەست کردووە وزەی باشتر کردوویتە خەوی باشتر کردوتە تەرتیباتی ئەمانەی کردویتە باشە بەڵێ. ئێستا بۆ نمونە ئەمانە کەم بۆتەوە بەڵام کۆمەڵێشتی تر هەیە وەکو باشتر بەکارهێنانی مێشک یعنی تۆ مێشکی من و تۆ 160 لە چەوری پێک دێ ئەمە چەوریکی زۆر ئەڕژێنتە مێشکمانەوە بەڵام جاری وا هەیە ئەم زەیتە هەر ئیشی خۆی هەر ئەکات ئیش لەسەر هەستی پێ ناکەی؟ هەست پێ نەکردنەکەی چییە مەسەڵەن هۆکارێکی پرستر هەیە یعنی چا بۆ نمونە بسەیرکەن بۆ نمونە ئەمە ئاو من ئەگەر زۆر تینوم بێت ئەڕۆم پەرداخی ئاوە خۆمەوە زۆر کاریگەری هەیە باشە بەڵام کە زۆر تینوم نەبێ ئاو هەر بخۆمەوە ئێمە هەر کاریگەری هەیە بەڵام وەکو ئەو کاتە نییە کە من زۆر کەم بووە سەرەتا ئەم مادانە زۆر کەم بۆ لە لاشەی تووە ئێستاش بەکاری ئەهێنیت هەر سوودەکانی خۆی هەر بەردەوامە بەڵام تۆ هەستی پێ ناکەی وەکو یەکەم جار ئەگینا سوودەکانی کاریگەریەکان هەیە بەردەوامە یەگەی لێم بەڵام مامۆستا گیان دەستەکان خۆش بێ. دڵ خۆش بێ خەبرایکی سەلامەت بێ بێ خاڵ یونس جۆرە زەیتێک دووگیان واللهی ئەتوانن زەیتی زەیتون زەیتی بادەم ئەمانە بخۆن عليكم مامۆستا. ئینشاءالله استفادەی لێ بکەن بەڵکو عەلەیکە سەلام وەرەحمەتوڵڵاه باش مامۆستا. باشی سەلامەت بێ خەبرایکی مامۆستا لە پۆلی 12 سەفی 6 لە کاتی دەرس خوێندن مێشکم پەر دەبی ئەنی زین زۆر تەرکیز ناتەم کۆم سەر کتابەکەی. واللهی پۆمۆدۆرە بەکارەهێنیت نا ئەم لەسەر ڤیدیۆی دەخینم دەوی لەسەر ڤیدیۆ یوتیوب بخینم لە بە هەندێ مۆبایلیشم لەکنە مامۆستا. ئەخەر پۆمۆدۆرۆ تۆ بۆ نمونە ئەڵێ ئەم 25 خولەکە ئەم ڤیدیۆ بەکە تەماشا ئەەکەم بە پۆمۆدۆرە تەماشایەکەی نەخێر مامۆستا من دەتانم لە 40 دقەی بە تەواتی بخینم مێشکم لەسەری بێ دوای ئیسراحەت بکەم. طبعا دوای دێکاوە تا چ خولەکە ڕوانی ئەتوانیت دوای خولەکە ئیسراحەت لەو تولکولەکەش مێشکم هەر دەڕۆ. مێشکەرە ڕوا مێشک بۆ کەس ناوەستێ بەس ئەبێ بیهێنیتەوە مامۆستا بیشینەوە مێشک پەر دەبی دوای فکرم لەسەر دەرسەکەی پێشی و تۆ نابینەوەی خوێندیت دەبی زانم چ مڕاجعەت بکەمەوە هەتا بێتەوە مێژوە. واللهی ناو چی بوو ناو مومینە مامۆستا. بۆچی نووسی تۆ پێخاڵ ئەوە موبایلی ئەوەیە داخمە. واللهی برایان ئەو ڕەنگە هۆکاری زۆر بێ ئەوانە یەک پێش وەختە تۆ بێ کۆمەڵێک ڕاهێنان کردبێت تەرکیزی خۆت بێڵیتەوە و باشتری بکەیتەوە بەشداریم لە خولەکەی کردێ مامۆستای ئەوە دەکاتین لە کامیان لە چالاکردنەوەی مێشک هەر جەنابیشە دەرس پێدەوت. ئێتا بۆ لەوە ئیسانانی تۆ نازانێت بۆ من ناتوانانی تەرکیزە بێنیتەوە یانی تەکنیکێک شتێک هاوکاری تۆ نابێت کە تۆ خۆت بێڵیتەوە خولەکەم مامۆستا خولەکە بەس ئەوەی دووەم لەبەر ئیمتحاناتی ناو مەکتەبێ نەمتانی نیوە زیاتریش بکەم بەس یەکەمەکانیم کرد. ئێستا نازانم شتێکی فەوری چۆن بدەمە تۆ بەڵام تۆ کاتێکە بۆ نمونە تەرکیز ڕڕوا هیچ کەسێک نێ تەرکیزی نەڕوا ئەو تەرکیز مامۆستا دەڕۆی هیچ بەس ئەوەکانی پێشەویشن لە فکر دەچی. ئێخر ئەوەکانی تر چۆن ئەبێ سەعیکەیت تۆ کاتێکە سەعیەکەیت ئەبێ بە شێوەی پرسیار سەعی بکەیت باشە فلاش کارت دەرسەکەمان لێ دەخین بە فلاش کارت بەڵێ هەندێک پرسیارە فلاش کارت دروست دەبی هەندێک دروست نابی. ئێدی مەرج نییە بۆی کێکیان فلاشکارت بەکاربێنە یەکیان هەر بە ڕاستەخۆ لە بەری بکە یعنی بە شێوەی لە شێوەکان تۆ ئێستا لە پۆلی دوانزەی خۆ فریان ناکەوی بڵێ چی بکەم و چی نەکەم یعنی ئەم پرسیارەی ئێستا نییە تەکنیکی پرسیار دروستکردنی کێکە لە باشترین تەکنیکەکان یعنی کاتێک کە تۆ سەعیەکەکەیت ئەم پێناسە ئەم مەوزوعە
بە شێوەی پرسیار وەریگرە چونکە مێشکی تۆ فێر ئەبێت پرسیارەکە و وەڵامی پرسیارەکە وەربگرێت ئەگینا تو هەر بڵێ وا ئەوە ڕۆیشتم ئەی ئەکتیڤ ڕیکۆڵ یعنی بۆ نە تۆ 5 دقا خوێنی بۆستە بڵێ چیم خوێند چۆن بوو وەڵامی ئەو پرسیارە چۆن بوو بڕۆ 5 دقیقە خوێن بڵێ بۆستە بڵێ ئەوە چی بوو چۆن بوو وتی چی ئەی ئەوە ئەگەر پرسیارم لێ بێتەوە پرسیارەکە چۆنە زۆر پرسیار حلکە چونکە پرسیار وەکو قولاب وایە لە قورئان لەبەرەکەی یان زانکۆیە یان هەر شتێکی ترە ئەبێ زوو پرسیار لە خۆت بکەیتەوە ئەوە چی بوو ئەی چۆن وەڵامی دەمەوە چیم خوێند چۆن بوو چۆن وەڵامی دەمەوە چۆن ئەکرێ پرسیارەکە بێتەوە پرسیار زۆر لەسەر ئەو شتە دروستکە ئەگینا هەروە بڕۆی هەروە ڕائویش هیچ لەبیر بۆیە مامۆستا ڕاست دەکەیت باشە کاکین مامۆستا ئەدی زەیتەکە عەفوو هێبرە سوودەچی ئەو تۆ دەبینەوە مامۆستا ئەمە زۆر ئێستا زۆر. سبینات لە خێوێژە هەست مامۆستا خەون برە قورسە ئینشاءڵڵا سوودی زۆر لێ ئەبینی وزەیەکی زۆر پێدا چالاکێکی باشە پێدا تێرخەوت ئەکات مامۆستا تێرخەوم دەکە عەندێتان بە کەم بخەوم وەختەکەی کەم کەمەلۆخێ بەس تێرخەوم بکە واللهی لە 8 ساعت کەمتر بخەوی 7 ساعت کەمتر بخەوی تۆ زیانتە زەرەرتە ئەوە بزان خەوکەم بکەیتەوە بۆ سەعی لە زەرەرت مامۆستا ئەوەکەوەیە ئەم بخەوم هەستانم زەحمەتە ڕاست وڵاتی تۆ مشکلەکەم لێرەیە دەمێ بزانم سوودی هەیە بۆم واللهی جایتر بەشکم سوودیە بێ من نازانم بۆ هەموو کەسێک بەڵام زۆر کە سوودی لێ بینی و ڕاست دەکەم مامۆستا دەست خۆش مەمنون سوپاس خوا سەرکەوتوبی خوای گەورە کار سوپاس دەکەم مامۆستا مەمنون کۆتا فەرموو زۆر باش حەزیان دەسەکانتان خۆش بێ زۆر خۆشحاڵم لە خزمەتانە زەنگۆڵخان ئینەکەی نەکرایەوە تاوەکو ئینشاڵڵا کاتێکی تر ئەمانتی خوا بنەوە سەلام عەلیکم خواتان لەگەڵ بێ